بینەرانی عزیز سڵاتان لێبێ و بانیتان باش و هەینیتان باش خۆمان بە خۆشحاڵەزانی کە ئەمڕۆژ بە یارمەتی هاوکاران و با کۆمەڵی بڕکۆ بابەتین و بینۆمیانی ماڵەکانتان بۆ هیوایی کاکوی پرۆگرامی ئەمڕۆمان و ئەو بابەتانی کە بۆمان ئامادەکردوون جێگەی سود و ڕۆزامەندی گشتلایەکتان بێت. خۆشەویستان لە پرۆگرامی ئەمڕۆماندا لەسەر بابەتێکی سەرەکی گفتوگۆ دەکەین، ئەویش بابەتێکە تایبەتە بە گیادەرمانەیە خود دەرمانی سروشتی کە بێگومان هەمووان ئەوە دەزانن کە بەکارهێنانی گیادەرمانە و دەرمانی سروشتیان بڵێن دەرمانی ڕۆکی مێژوویەکی کۆنی هەیە و مێژووەکە ئەگەڕێتەوە بۆ سەردەمی یاخۆ بڵێ چینیەکان زیاتر بەکاریان هێنا و مێژوویەکی کۆنی هەیە لەگەڵ میسرەکانە. ئەم وڵاتە زیاتر گیادەرمانە و دەرمانی سروشتیان بەکارهێناوە، بێگومان هەرێمی کوردستانیش بە دەرنەبوو لە بەکارهێنانی ئەم گیادەرمانەیە. باو باپیرانوان زۆر باسییان لەوە کردووە کە زیاتر گیادەرمانە و دەرمانی سروشتیان بەکارهێناوە کە ڕەنگە ئەو کات بەکارهێنانی ئەم گیادەرمانانە بۆ ئەو بێ کە نەیانتوانیوە یاخود دەستیان نەگەیشتۆتە چارەسەری پزیشکی و پێشکەوتنەکان یاخود چارەسەری پزیشکی و دەرمانی کیمیایی ئەوە پێشکەوتونەوە. بەڵام ئێستا بە خۆشحاڵیە بەهۆی پێشکەوتنی زانستی پزیشکی و بەهۆی پێشکەوتنی دەرمانی کیمیاییەوە کەمتر پشت بە دەرمانی سروشتی یاخود گیادەرمانە دەبەسترێت. بەڵام لەگەڵ ئەوەشدا لە ئێستادا وەکو دیاردەیەکی لێ هاتووە لە هەرێمی کوردستان ئەگەر باز بکەین ئێمە باز لە هەرێمی کوردستان و باز لە پارێزگاکانی هەرێمی کوردستان دەکەین لە بازاڕەکاندا یاخود کە دەچیتە بازار یاخود ئێستا لە گەڕەکەکانیشدا تەنانەت دەبینیت کە دوکان یاخود سنتەردانراوە کە گیادەرمانە و دەرمانی سروشتی لێ دەفرۆشێت. بەڵام ئایا ئەم گیادەرمانە و دەرمانە سروشتیانی کە ئێستا وەکو دیاردەیەکی لێ هاتوو تەنانەت بە ئۆنلاینیش ئەم دەرمانانە دەفرۆشێ تا چەند دەتوانرێت پشتی پێبەسێت، تا چەند دەتوانرێت سوود بە کڕیارەکە بگەێنێت کە دەیکڕێت کە لەو کاتەدا کڕیار نەدەزانێت ئەمە پێکاتەکەی چییە، نەدەزانێت ماوەی بەکارهێنانەکەی و ماوەی بەسەرچوونەکەی چەندێکە و چۆن بەکاردەهێنرێت کە ئەمە دواتر لایەنی سوودەکانی یاخود سوود و زیانەکانی دەگەڕێتەوە لای کڕیارەکە و لای ئەو دەبێت. پرسیارەکە لێرەدا ئەوەیە کە ئەم گیادەرمانانە یاخود ئەم سنتەر و ئەم دوکانانە کە کار لەسەر گیادەرمانە و دەرمانی سروشتی دەکەن کێ ڕێگەی پێداون یاخود ڕێگەی پێدانەکان لەلایەن کێوەی وەزارەتی تەندروستی حکومەتی هەرێمی کوردستان تا چەند ئەم سنتەرانە یاخود ڕێگە پێدانیان بۆ ئەم سنتەرانە کردووە. ئایا هەر یەکێک لەم سنتەرانە و لەم دوکانانە ناویان لە هیچ دامەزراوەیەکی حکمیدا هەیە یاخودنا؟ دواتر بەوردی لەسەر ئەم بابەتە لەسەر ئەوەی چۆنیەتی کۆنتترۆلکردنی ئەم سنتەر و ئەم دوکانانە ئێمە گفتوگۆ دەکەین و پزیشکێک لەگەڵ ئێمە دامیوان دەبێت و زانیاری زیاترمان لەسەر گیادەرمانە و لەسەر شێوازەکانی بەکارهێنان و سوود و زیانەکانیشی پێدەڵێت. ئەمە تەوەری سەرەکی پرۆگرامەکە دەبێت و دواتر بەوردی لەسەر ئەم بابەتە گفتوگۆ دەکەین. جگەل لە بابەتی سەرەکی کۆمەڵێک بڕکۆ بابەتی جۆراوجۆر بۆ ئێوەی ئازیز ئامادەکراوە. دەچینە لای یەکەم بڕگەی بەرنامەی ئەمڕۆمان کا بڕگەی وەرزشە کە دەبێتە دەستپێکی پرۆگرام و کە بێگومان وەرزش سوود و گرنگێکی زۆری هەیە بۆ هەرێک لە ئێمە چ لە ڕووی جەستەیە بێ لە ڕووی تەندروستی بە شێوەیەکی گشتی. بۆیە لە دەستپێکی ڕۆژدا وا باشە کە وەرزش ئەنجام بدەین کە ئەو کەسانەیە یاخۆ ڕاهێنەرانی وەرزش و دکتۆرەکانیش بڵێ پزیشکەکانیش هەمیشە بازەوە دەکەن چەندێک خۆراک گرنگە بۆ لەش بۆ تەندروستی لەش ئەوە وەرزشکردنیش بە هەمان شێوە دوو ئەوەنە گرنگە و یاخودەتۆی بڵێن تەواوکەری خواردنە. با پێکەوە بینەری بەڕگەی وەرزش بین و دواتر لەگەڵتان بەرداوە بین. سڵاو بەیانێکی پڕ تەندروستیتان باش. ئەمڕۆ باس لە چۆنێتی یاریکردنی قاچ و جۆرەکانی ئەەکەین کە من ئەڵێم جۆرەکانی قاچ مەبەستم ماسوولکەی پێشی ڕان و دواوەی ڕان و ماسوولکەکانی سمت و لاتەنیشتی سمت ئەگرێتەوە. ئەم یاریانی کە من پێتانی دەڵم و ئامۆژگاریم هەیە لە سەریان خانمان زۆر حەز بە یاریکردنی قاچ ئەەکەن. هیوادارم ئەو کەسانی کە یاری قاچ ئەەکەن بە تایبەتی یاری سکوات و یاری ئەو یاریانی کە بە ئامێرەکان ئەکرێت بەبێ ڕاوێژی ڕاهێنەرەکان لە خوانەوە وەزن زیانەکان چونکە کردنی یاری قاچ پێویستی بە تەکنیکێکی باش هەیە
بۆ ئەوەی کە بتوانی یاریەکان ئەنجام بدەی. ئێمە چەند جۆرێکی یاریەکانتان پێ دەڵێن، فەرموون لەگەڵمان بن. ئەمە ژێکێکە لە جۆرەکانی یاری قاچ کە ئەم یاریزانە بۆمانەکات. ئەو کەسی کە سەرەتا ئەم جۆرە یاریەکات ئەبێت یەکەم جار تەکنیک فێر بێت، کەواتە کە تۆ تەکنیک فێربی شێوازی قاچدانان و حرەکەی جسمێکە هەستایت و دابەزایتەوە، ئەو کاتە لەو کاتە ئەتوانی وەزنیش بەکاربێنی. بەڵام زۆر لە یاریزانەکانمان وا ئەزانن کە یاری قاچیان کرد هەتا وەزن زیانەکەن ماسوولکەکانیان گەورە نابێت. لەبەر ئەوە ئەبێت تۆ دایم هەچ کاتێک کە بتەوێت یاری قاچکەی هەت جۆرە یاریەکی تری بکەیت، تەنانەت یاری قاچنا ئەبێ فۆکسێکی تاوا بخەیتە سەر شێوازی تەکنیکی یاریەکە و اینجا بە دوای ئەوە ئەتوانی وەزنەکان وردە بە پێی توانای خۆت زیاد بکەیت. فەرموون ئەم یاریزانە بۆمان ئەکات قاچی بەتاواتی لە سەر مانسەبەکە داعانێت. دەبێت ئەم یاریزانی کە ئەم جۆرە یاریەکە ئەم جۆرە یاریە پێی دەوترێت دمبل ستێپ ئەپ. بۆ پێی ئەوترێت دمبل ستێپ ئەپ ئەم یاریزانەمان دمبل سیپەیە. ئەگەر باربێڵیش بەکاربێنێ شەفتێکە ئەی خاتە سەر شانی ئەتوانێت بۆ شێوازە بیکە. ئەو جۆرە یاریزانانە ئەتوانن بیکەن کە تەرکیزیان بەخۆترە، بەس کەسێک کە سەرەتا بێ ئەتوانێت یەکەم جار بە دمبلز بیکات و فەرموو بۆ مامکە بەم شێوازە ئەبێ بۆ سێت و دابەزێتەوە. نابێت بە هیچ شێوەیە پشتی ڕێک بێت کە بەرزە بێتەوانێ قاچی لە خواری مانسەبەکە گیرەکە بۆ ئەوەی باڵانسی تێک نەچێت لە کاتی هەستان بەسەر مانسەبەکە. فەرموو ئەتوانێت بە قاچەکەی تر بۆشمان بکات بەم شێوازە. ئەمە سوودەکەی بۆ پێشی ڕان و دواوی سمت و پوزیش ئەگەیانێت ئەم جۆرە یاریە. ئەمەش جۆرێکە لە جۆرەکانی یاری قاچ. بۆی ئاماژە بەمانە دەدەم خانمان زۆر حەزیان لەم جۆرە یاریانەیە. ئەمە یەکێکە لەم یاریانی کە زۆر خانمان سوودی لێ ئەبینن بۆ لاکانی سمت. زۆر خانوون کێشەی لاکانی سمتی هەیە، ئەڵێ من دایم یاری ئەەکەم بەڵام هیچ لەو یاریە سوودی لێ نابینم. نابێت تۆ ئەگەر بتەوێت یاری قاچ بکەی نابێت ئەتیمات بخەیتە سەر یەک ماسوولکە، دەبێت هەموو ماسوولکەکان بجوڵێنی. ئەمەش یەکێکە لەو جۆرە یاریانی کە بۆ هێبدب ئەکرێ. کەسی ئاسایی کە تازەیە و کورسی نەکردوانی واتە سەرەتایەتی ئەم جۆرە یاریەکە ئەبێ لەسەر جیهازەکە بەم شێوازە بیکە. قاچی ئەکاتەوە بە هێواشی ئەیگەڕێنێتەوە بۆی زیاتر ئەتیمات بخاتە سەر ئەو ماسوولکەی کە خۆی مەبەستیەتی. سکی ئەباتە ناوە پشتی ڕێکە، نابێت هیچ نوشتانەوەیەک لە بەشی سەروی ئەو کەسەیە هەبێت. ئەبێت فۆکسێکی تاوا بخاتە سەر ئەو ماسوولکەیی کە ئەم حرەکەکەی پێەکە. جۆرێکی ترمان هەیە بۆ ئەو کەسانەیە کە زۆر یاریان کردووە، کۆرسیان گۆڕیەوە لەسەر بەرنامەی ڕاهێنەرەکان ڕۆشتون، ئەتوانن بە شێوازێکی قورستر بیکەن. ئەمە ئەوە شێوازە ئاسانەکە بوو کرمان. ئێستا بە شێوازێکی قورستر ئەگەر بیکەن زیاتر تەرکیزی ئەوێ. فەرموو بە شێوەی سکوات یاریزانەکە ئەوەستێ جارێ حرەکەکە ناکە هەتا بەتاواتی ئەزانێت کە جێگیر بۆ لەسەر ئامێرەکە. اینجا ئەو کاتە دەستەکات بەکردنی حرەکەکە، کەواتە ئەم یاریزانە بێسکی بەرێتە ناوە سمتی دەرەپەڕێنێ پشتیشی ئەبێ ڕێک بێت لەکردنی ئەم جۆرە یاریە. و ئەم جۆرە یاریە ئەبێت وەزنەکەی زۆر بێ بۆ لەبەرەوەی تۆ هەڵ ئەستی بەسەر جیهازەکەیە، کۆنترۆڵ زیاترە بەسەر جیهازەکە. ئەگەر وەزنەکە کەمتر بێت ئەو کەسە تووشی پێکانێکە بێت لەسەر جیهازەکە. ئەمڕۆژ چەند زانیاریەکەم پێیان لەسەرکردنی یاریەکانی قاچ. هیوادارم سوودێکم بە ئێوە گیان دەبێت. هیوای تەندروستی و لەش ساقی بۆ ئێوە. بەڵێ عزیزان بەو هیوایی کە سوودتان لە بڕگەی وەرزش وەرگرت بێت، ئەچینە لای بابەتێکی تر کە ئەویش تایبەت بە نەخۆشی گورچیلێ کە بێگومان نەخۆشیەکانی گورچیلە یەکێکە لەو نەخۆشیانەی کە لە ئێستادا دەتوانین بڵێن لە هەرێمی کوردستان و لە تەواوی دنیاشدا بڵاوە. ئێمە بابەتێکمان ئامادەیە لە
دەڤەری ڕاپەڕی کە باسەوە دەکرێت کە نەخۆشیەکانی گورچی لە لەو دەڤەرەدا ڕوو لە زیادبوونە ئامارەکان و داتاکان باسەوە دەکەن کە ڕێژەی نەخۆشیەکان یاخودە و کەسانەی کە تووشی بڵێ نەخۆشی گورچیلە بوون لە دەڤەری ڕاپەڕین ڕوو لە زیادبوونە. هاوکارمان ئیبراهیم بابەتێکی لەو بارەیەوە بۆ ئامادە کردوین چاوپێکەوتنی لەگەڵ هاوژین فوعاد کردووە کە لێپرسراوی سەندەری گورچیلەی دەستکردە لە دەڤەری ڕاپەڕین با پێکەوە بینەری بین و دواتر بەردەوامە بین. ئەم نەخۆشیانی گورچیلە دەتوانین پۆڵێنیان بکەین بۆ چەند نەخۆشیە کە بەڕاستی ئێستا باوە لە ناوچەکەماندا. لە هەمویان باوتر نەخۆشیەکە بەردی گورچیلەیە، ئەوانەی کە بەردی گورچیلەیان هەیە هەستی پێ ناکەن بە هەبوونی بەرد، یانیش بۆ نمونە نازانن کە بەردەکەیان ڕێڕەوی میزیان دەگرێت. زۆر جار ئەم ڕێڕەوگرتنە دەبێتە مای ئەوەی کە گورچیلەکەیان وردەوردە بە ئاوسێت لە ئەنجامی ئاوسانەکەدا وردەوردە ئەو گورچی لە بەرەو جۆرێک لە چۆن دەڵێ بەسکار دەبێت، ینی گورچیەکە سز دەبێت بەرەو سزبوون دەچێت لە دەرەنجامدا دوای گورچەکە تووشی وەستان دەبێت، تووشی ئەوەی دەبێت کە فڕیدا بەڕاستی کەسەکە. یەکێکتر لە هۆکارەکانی با بڵێن ئیلتیهابی بەردەوامی گورچیلەکانە. ئەم ئیلتیهابی بەردەوامی گورچیلانە لەوە دروست دەبێت بەڕاستی کە نەخۆشەکە تووشی هەوکردنێک دەبێت چۆن هەوکو هەموو ئەندامەکانی ترکە تووشی هەوکردن دەبێت، نەخۆشەکە چارەسەر وەرناگرێت بۆ هەوکردنی ئەو گورچیلەیە، ئیهمالی دەکات لە دەرەنجامدا ئەو گورچیلەیە وردە بەهۆی هەوکردنێکی درێژخایەنەوە بەرەو سستی دەڕوات و کەس دەبێت. یەکێکتر لە هۆکارەکانی ئەوە گورچیلە هەبوونی کیسی گورچیلەیە، ئەگەر بێت نەخۆشەکە کیسەکەی بەرەو گەورەبوون بچێت و کیسەکەی چارەسەر نەکە، ئەمیش دیسان هۆکارێکە بەوەی کە تووشی سستی و یان جۆرێک لە باڵێن بەرە وەستانی گورچیلە دەڕوات. هۆکاری ترمان هەیە بۆ نمونە بەتایبەتی لە پیاواندا مەسەلەن هەبوونی پرۆستات وەکوی کە گەورەبوونی پرۆستات دەبێتە مای ئەوەی کە ڕێڕەوی میزی نەخۆشەکە تەسک دەکاتەوە و میز کەمتر دەچێتە دەرەوە، لە ئەنجامدا میزێکی زۆر لە گورچیەکانی دادەمێنێتەوە گورچیلەی نەخۆشەکەدا ئاوسێت و تووشی ئەو حاڵەتی دەکات کە بەرەو سستی بڕوات. بۆیە بەداخەوە ئێستا کە سێ دەکەین یان هۆکارێکی ترمان هەیە دەتوانین بڵێن وەکو گرنگی نەدان بە وەرزش یان خودت خواردن یان کەم خەوی، ئەوانە هەموو دەبنە ئەوەی کە گورچیەکان جۆرێک لە عەزیەت بخۆن و چۆن دەڵێ فەرمانی خۆیان بەباشی جێبەجێ ناکەن. بەتایبەتی خۆراک کە پێویستە زۆر نەخۆشەکانمان تەرکیزی لەسەرکەن چ جۆرە خواردنێک دەخۆن و چۆن دیێک خۆن. لە خواردنەکاندا بەڕاستی پێویستە لە خواردنی ترش و تیژ و سوێر و ئەمانە بە هەموو شێوەیەک دوورکەونەوە، بەتایبەتی خواردنەوەی کە خوێی زۆر بێ، یان ئەو خواردنانی کە ڕێژەی پرۆتینەکانیان زۆرە، ئەوانە دەبنەمای سستبوون و دوجاریش بەڕاستی غەسل و لە دوای غەسل با بڵێن گۆڕینی گورچیلەکانیان، یان کەم وەرزشکردن یان کەم خەوی، دیسان ئەمەش هۆکارێکن بۆ ئەو جۆرە نەخۆشیانە. ئەمە بەدەر لەوەی کە هەندێک نەخۆشی بۆ ماوەیی هەیە کە لە نەخۆشەکاندا هەیە نەخۆشەکە هەستی پێ نەکردو لە سەرتادا بۆی چارەسەری بکە، وەکەوەی کە حەوزی کلیەکانیان تەسکە زۆر جار، یان ئەوە تا نەخۆشی هەیە با بڵێن گورچیەکانی پڕ بۆ لە کیسی وردی جۆرا و جۆر چارەسەر وەرناگرێ نەخۆشەکە، چۆرێک لە ئیهمالی دەکات. ئەمەش دەبێتە مای سستبوون و لاوازبوونی گورچیلەکەی و ڕوبەڕووی ئەوەی دەبێتەوە کە دواتر غەسل و ئەم شتانەی بکە. بۆیە پێویستەنە بەڕاستی خەڵکانی ئێمە لەم سنوورە زۆر گرنگی بدەن بە لایەنی تەندروستیان و لایەنی تەندروستی گورچیلەکانیان، ئەویش بە وەرزشکردن و بە خواردنی تەندروست و خواردنەوەی ئاو شلەمەنیەکان زۆر زەڕورە. نەخۆشەکانی ئێمە ئەوانەی هەر تۆزێک گورچیلەکانیان سستە یان هەر تۆزێک گورچیەکانیان نەخۆش بێت، پێویست دەکات ڕێژەیەکی زۆر لە ئاو شلەمەنی بخۆنەوە. ئەمە چ جایەوەی کە کەسانی ئاسایش پێویست دەکات ڕۆژانە هەموو مرۆڤێک 2 لیتر بۆ 2 لیتر و نیو ئاو بخواتەوە،
بەڵام کە کەسێک نەخۆش دەبێت و گورچیلەکانی گرفتێکی وەکو گرفتی سستیان گرفتی دروستبوونی بەردیان گرفتی دروستبوونی ئەوەی کە لە باوەکەیدا پێڵان ڕمەڵ ئەوانەی هەبەوە پێویستە ڕێژێکی ئاوی زیاتریش بخواتەوە بۆ خااتێەوە گورچیلەی سزنەوە وشک نەبێت و تووشی سستی نەبێت. سەرەتا ئەم جۆرە نەخۆشیانی کە ڕوبەڕووی گورچیلە دەبنەوە و ڕێڕەوی میزی گورچیلە دەگرێت و تووشی سستی دەبێت ئیتر لەبوونەی بەردەوە بیان بەبوونی تەسکبوونی بۆڕی میزەکەیەوە بیان بەبوونەی تەسکبوونی حوزی کلیەکەیەوە بێیانەوە تا بەبوونەی با بڵێن پرۆستاتەوە بیانەوە تا ببوونەی تەسکبوونەوەی بۆڕی دەرچەی دەرەکی میزکردنیەوە بوو بێ هەموو یەکێک لەمانە هۆکارن بۆی کە نەخۆشەکە تووشی سستی و لاوازی گورچیلەکانی ببێ. نەخۆشەکان ئەوانەی کە چۆن دەزانی تووشی سستی دەبێ بەرەبەرە نەخۆشەکە بێهێز دەبێ میزی کەم دەکا ڕێژەی میزکردنی کەم دەتوانێت نەخۆشەکە دەئاوسێ دەموچاوی دەئاوسێ قاچی دەئاوسێ توانای ڕۆیشتنی وشتی نامێنێ بێتاقەت دەبێ خواردنی لە دەست دەدا ئەمانە هەموو ئێمەش پەنا دەبێنە بەر پشکنینەکان لەوانە پشتنی سۆنەر پشتنی فەحسی مختبەری بۆمان دەدەکەوێت کە ڕێژەی ئیشکردنی گورچیلەکانی بەرەو سستی ڕۆیشتووە و گورچیلەکانی زۆر جار با بڵێن ئاوساوە ئەو مادە پاشەڕوانەی کە پێویستە گورچیلەکە بیکاتە دەرەوە لە گورچیلەکە و توانایی نەماوە بیکاتە دەرەوە ڕێژێکی زۆری دەگەڕێتەوە ناو سووری خوێن لە جاتەوەی بیکاتە دەرەوە لەگەڵ میزەکەیدا ناگەڕێتەوە ناچێتەوە بڵێن ناچێتەوە ناو میزەکە دەگەڕێتەوە ناو سووری خوێنی بۆیە دوو بێتەمای سزبوون و لاوازبوونی گورچیلەکەی کە ئەمەش بەڕاستی لە تەشخیص دەکرێت یان تۆڵی دەستنیشانی ئەم جۆرە نەخۆشە لەلایەن پزیشکی پسپۆڕی نیفرۆلۆجیەوە با بڵێن هەناوی گورچیلە پزیشکی پسپۆڕی هەناوی گورچیلەوە بڕیاری لەسەر دەدرێت و تەشخیص دەکرێت بۆ ئەوەی کە نەخۆشەکە چ جۆرە عیلاجێک وەرگێت بۆ خاترەوەی کە ئەو گورچیلەکانی هەستێتەوە. ئەگەر بێت و ڕێڕەوی میزەکەی بگیرێ بە بەردیان بە چیزیان بە تەسک بوونەوە ئەوە ئیشی پسپۆری نەشتەرگەری گورچیلەیەکە ئەم ڕێڕەوە بکاتەوە بۆی ئەو گورچیلە لە سزبوو بپارێزێ بەڵام کاتێک کە نەخۆشەکە قۆناغێکی زۆری بڕی بێ لەمە گورچیلەکە ناگەڕێتەوە حاڵەتی ئاسایی خۆی و فەرمانی ئاسایی خۆی جێبەجێ بکاتەوە بۆیە ناچار دەبێت تووشی غەسل دەبێت کە بەداخەوە ئێستا ڕێژەیەکی زۆری پەیدا بۆ ڕێژێکی زۆر زیادی کردو لەم غەسلە لە ناوچەکەشمان بەڕاستی مە دەبینە ڕۆژانە چەندان نەخۆش تووشی سستی و لاوازی گورچیلە دەبن و بە ناچاری دەبێت بڕیاری غەسلیان بۆ دەدەین ئەم غەسلش جار لە سەرەتادا با بڵێن هەفتەی وهەیە ڕۆژێکە یان چۆڵی دوو ڕۆژە بەڵام جاری وهەیە وای لێدە نەخۆشەکە لە هەفتەیە کابێ هەموو ڕۆژێک غەسلی گورچیلەکەی بکە یانەوە تا نەخۆشەکان دوای لێدێت کە لە ڕۆژانە دەبێت بچێت چەند جارێک غەسلی گورچیلەکەی بکە کە لە ئەوش دیسان قۆناغێکی کۆتایی هەیە لە قۆناغی کۆتاییەکەیدا ئەو گورچیلە بەرگی غەسلی تریش ناگرێت بۆ تووشی گۆڕینی گورچیلەکەی دەبێت کە بەداخەوە تووشی ئەو گۆڕینە دوا قۆناغی کەسەکەیە کە بڕیار دەدا لەسەری با بڵێن دەبێت گورچیلەکەی بۆ بگۆڕدرێت بۆیە پێشنیار دەکەین و بە داوا لە خەڵکی دەکەین کە هەمیشە تەندروستی گورچیلەکانیان بپارێزن بە خواردنەوەی ئاوی و شلەمەنیوشی زۆر و دوورکەوتنەوە لەو مادانێک کە خوێیە یان پرۆتینی زۆر تایبەتی گۆشتی سوور گۆشتی حیوانی کە ئەمانە زۆر زەردمەندن بۆ گورچیلەکان بۆ سستی گورچیلەکان یان ئەوانەی کە ئێستا بە تایبەتی گەنجەکانمان خۆیان داواتێ بە تایبەتی لەوانەی کە هەڵدەستن بۆ یاری و ئەم شتانە هەندێک پرۆتین و هەندێک مادەی زیان بەخش دەخۆن بۆ گورچیلەکانیان چونکە قورسایەکی زۆر لەسەر گورچیلەکانیان دروست دەکات کە دەرەنجامدا تووشی سستی و لاوازی گورچیلەکان دەبێت کە لەوانەیە هەڵنەستێتەوە جارێکی ئەو گورچیلەیە و تووشی غەسل و تووشی گۆڕینی گورچیلەکانی ببێ هیوادارین هەموو لایەک ساغ و سەلامەت بن و سپاس بۆ ئێوە. سنتەری گورچیلە دەستکرد لە ڕانیە لە ساڵی 2009 دەست بەکار بووین بیدال لە حەوت ئامێرۆ دەستمان پێ کردووە ئەو کاتی ڕێژەی نەخۆشەکانیش زۆر کەم بوو ڕاستەکە خۆی لەدە نەخۆش تێپەڕ نەدەکرد بەس بەداخەوە ساڵ بە ساڵ بەهۆی ئەوەی ڕێژەکە بەرز بووتەوە ئێستا خۆی نزیکەی لە 62 نەخۆش داوە ئەوەش بەهۆی ئەوەی دەگەڕێتەوە کە سنوورەکەمان زۆر بەرفراوانە تەنها ئێمە سنووری بتوێن و پشتدر غەسلیان بۆ ناکەین ئەو نەخۆشانی کە سەردەرمان دەکەن زیاتر نەخۆشەکانی کۆیە دوکان دۆڵی بالیسان ئەوان هەموو دێن سەرداری سنتەرەکەمان دەکەن
و ئێمە وەکو ئەوەی بڵێن غەسلی پێویستیان بۆ دەکەین. ئێمە سنتەری گورچیلا لە هەمووی کۆی گشتی سافەکەمان لە 32 کارمان پێکاتوە لە دەگەڵ 12 ئامێر کە ئێمە نەخۆشەکان هەفتانە غەسلیان بۆ دەکەین بە یەک شەفت و بە دوو شەفت و سێ شەفت بەخۆی ڕێژەکەی چکەمە هەموو ڕۆژێ دوو شەفت ئیش دەکەین بەس لە ئێستادا بەهۆی زۆری نەخۆشەکان بۆ وە سێ شەفت غەسل پار ئێمە تا ئەوڕۆ بڵێن لە مانجی 12 نەخۆشمان هەبووە بەس بەداخەوە ئەو ساڵ ئێساگە حسابی دەکەین بۆ بە 62 نەخۆش ینی ڕێژەکە وەکو حسابمان کردووە 1970 زیادی کردووە ئەوە شۆ کارەکەی دەگەڕێتەوە زیاتر بەهۆی ئەو گەنجانی ئێمەسە زیاتر مادەی و زەبەخش بەکاردێن بۆ ڕاضیەکان ئەو کەسانی نەخۆشی شەکر و زەختیان هەیە وەک پێویست کۆنتترۆلیان ناکەن و زۆر بەکارهێنانی دەرمانیش بەڕاستی و کارە ساتێکە یعنی خەڵک بە بەردەوام وەکو مارکێتی لە هاتووە دەرمانخانەکان بۆ هەر ئازارشکێنێک کابرا ناسارە دەرمانی ئازارشکێن بەکاربێنێ دوو کەیسی ئاوامان هەبوو ڕاستی کە دەرمانی وزەبەخشی لە سنتەرەکانی لە هەڵی لە جوانی بەکاری دێنن گوێ لێ بەڕاستی تا ئێستا دوو نەخۆشمان هەبووە خەسلیشمان بۆ کردووە داواکاریمان لە هاوڵاتیان ئەوەیە کە خوان بە دوور بگرن لە بەکارهێنانی دەرمان زۆر دەرمان و ئەو عیلازانی کە دکتۆر پزیشکە بەڕستەکان بۆیان دەنووسن وەک پێویست بەکاری بێنن ئیمالیتیان نەکەن بە تایبەتی ئەو کەسانی کە نەخۆشی شەکر و زەختیان هەیە و بەڕاستی خەڵکی لە ڕووی خواردنەوە خواردنیش تەندروست بەکاربێنن و نەکردنی وەرزشی بەڕاستی کارە ساتێکی زۆر گەورەیە بۆ خەڵکی ئێمە وەک لە پسراوی سنتەری گورچیلا بەڕاستی پێم خۆش دەستخۆشیی لەسەر تەواوی ستافەکەی خۆم بکەم کارمەندەکان کە خۆنەویستانە کولی ڕۆژێکی ینی سێ شەفت غەسل دەکرێت ینی کارمەندێک وەکو سێ شەفت ڕۆژێک داوام بکات بۆ شوێ خۆبەخشانە ئەوجار بەڕاستی شەوانە هەر حاڵەتێکە بێ هەر کاتێکیدا هەبێت حاڵی ئێمەرجسی هەبێت کارمەندەکان ئامادەیان هەیە بێنەوە ئەوە زۆر سپاسی بەڕۆبەری گشتیش دەکەم بەڕاستی کە زۆر هاوکارمانە هەر داواکاریەک پێشنیاریش پێشکەش دەکەی بۆمان جێبەجێ دەکات و ئەوی بەپێی توانای خۆی بەڕاستی ئەو ئێمەکەش زەرورە لێرەدا باسی بکەم بینایەکەمان زۆر بچووکە ئەو لە خۆژەی خواستی ئێمەدانە دەنا ئەمە بینایمان فراوان هەبێ ئیشەڵڵا لە بەرناماندا هەیە لەو دوو سێمانگەیدا سیانی تازەمان بۆ کراوە و جیازی تازەترمان بۆ دێت و جیازەکانی زیاد دەکەین. بە هیوای لە ساغی و تەندروستێکی باش بۆ تەواوی کوردستانیان لە هەر شوێنێکی دنیا بن بەو هیوایی کە لە ساغی و تەندروستێکی باشیان هەبێ بە دوور بن لە توژبوون بە نەخۆشیەکانی گورچیلە. بەڵێ خۆشەویستان دەستەکەین با گفتوگۆکردنی تەوەری ئەمڕۆمان ئەویش هەروەک لە پێشێکەکە ئاماژەم پێکرد گفتوگۆکردنە بێ لەسەر گیادەرمانە و دەرمانی سروشتی بەکارهێنانی گیادەرمانە بێگومان بەکارهێنانی گیادەرمانە و دەرمانی سروشتی مێژوویەکی کۆنی هەیە مێژوەکەی ئەگەڕێتەوە بۆ وڵاتی چین و وڵاتی میسر واتە ئەم دوو وڵاتە زیاتر یاخود سەرەتای بەکارهێنانی گیادەرمانە گەڕێتەوە بۆ ئەم دوو وڵاتەوە هەرێمی کوردستانیش بەدەرنەبوو لە بەکارهێنانی گیادەرمانە و باو باپیرانمان هەمیشە باسییان لەوە کردووە کە گیادەرمانە و دەرمانی سروشتیان زۆر بەکارهێنا و پشتیان پێبەستووە ڕەنگە ئەمە لە کاتێکا بوو بێ کە دەستیان نەگەیشت بێ بە چارەسەری پزیشکی یاخود دەرمانی کیمیایی بەڵام لەگەڵ پێشکەوتنی تەکنەلۆژیا و لەگەڵ ئەوەی کە زانستی پزیشکی پێشکەوت دەرمانی کیمیایی هاتە ئاراوە کەمتر پشت بە دەرمانی گیایی یاخود دەرمانی سروشتی دەبەسترا بەڵام ئەوەی کە دەبینرێت لە ئێستادا ئەگەر ئێمە باز لە هەرێمی کوردستان و کۆمەلگای کوردی بکەین گیا دەرمانە لە ئێستادا وەکو دیاردەیەکی لێ هاتووە زۆر بەکارە هێنریا خود هاوڵاتیان پشتی پێ دەبەستن و پەنای بۆ دەبن بەکارهێنانی گیا دەرمانە لە ئێستادا دەتوانین بڵێن لە ڕێگەی ئۆنلاینیشەوە کڕین و فرۆشتنی پێوە دەکرێت و هاوڵاتیان پشتی پێ دەبەستن بەڵام ئایا بەکارهێنانی ئەم گیا دەرمانانە بە تایبەت لە ڕێگەی ئۆنلاینەوە تا چەند دروستە کڕیار تا چەند شارەزا یاخود زانیاری هەیە لەسەر پێکاتەکانی ئەو دەرمانە کاتێک کە بەکاری دەهێنێ ئەوە سوود و زیانەکانی بەکارهێنانی گیادەرمانەکە دەگەڕێتەوە بۆ لای کڕیارەکە خۆی کە دەتوانێت خۆی دواتر بڕیار لەسەر بدا کە سوودی لێبینیوە یاخود زیانی پێگەیشتووە ئەوەی کە لێرەدا باسە یاخود پرسیارە ئەوەیە کە ئەم کۆمەڵە یاخود ئەم سنتەرانە ئەم دوکانانە کە لە ئێستادا دەچیتە بازاڕەکان تەنانەت لە گەڕەکەکانیشا دەبینیت سنتەر و دوکان دانراوە کڕین و فرۆشتن بە گیادەرمانە و یاخود دەرمانی سروشتیەوە دەکرێت بەڵام
ئایا کێ ڕێگەی پێداون کە ئەم دوکان و ئەم سنتەرانە دابنرێن و ئەرکی کێیە کە ڕێگری بکرێت لە ئەم دوکان و سنتەرە نایاساییەکان کە ڕەنگە کەسانێکیان هەبێ نە بڕوانامەیان هەبێ نە ئەزمونیان هەبێت تەنها ئەوەیە لە ماوەیەکی کەمدا دوکانێکی داناوە کڕین و فرۆشتن بەم بابەتانەوە دەکات کە ڕەنگە زیان بە هاوڵاتیان یاخود بە کڕیار بگەێنێ کاتێکە بەکاری دێنێ. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە ئێمە ئەمڕۆ میوانداری دکتۆر سەروەر لەکیمان کردو کە بەڕێزیان پسپۆڕی پزیشکی تاوەکاری سروشتین. دکتۆر سەروەر سڵاو لێبێ و زۆر بەخێراتی. سڵاو لە ئێوەش دەستان خۆش بێ. زۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزە دکتۆر سەرەتا وەکو بەرچاوڕوونیەک باس لە گیا دەرمانە و دەرمانی سروشتی بکەین بزانین مەبەستمان چێ لە گیا دەرمانە چی ئەگرێتەوە؟ باڵێ بە ناوی خۆی بەخشندە گیا دەرمانی واتە ئەعشاب طبیە هێربەڵ مێدیسن بریتە لەو ڕۆکانەی کە بە مەبەستی چارەسەر بەکارێت هەر لە دێر زەمانەوە باو باپیرانمان بەکاریان هێناوە. خۆشت ئاماژەیەکی خێرات پێەیە لە شارستانەتی چینی و میسری کۆنا بەکار هاتووە جگە لەوانیش لە شارستانەتی سۆمەری و ئاشوورەکان بەکار هاتووە لە عێراق لە شارستانەتی هندیەکان یۆنانیەکان ئەم شارستانە کۆنانە هەمویان بەکاریان هێناوە. مێژۆکە گەڕێتەوە بۆ 5,000 ساڵ پێش لە دایکبوونی حەزرەتی مەسیح سەلامی خوای لەبێ. ئەویش ئێستا کە 2021کەواتە 7,000 ساڵ بەرەو ژوور مێژووی هەیە گیا دەرمانی. ئەو ڕۆکانە دەگرێتەوە کە بۆ مەبەستی چارەسەری نەخۆشی یاخود بۆ خۆپارێزی لە نەخۆشی بەکاردێن. بەڵێ باشە دکتۆر پێشی دەوتێت کە ڕۆکی پزیشکی بۆچی پێدەوترێت ڕۆکی پزیشکی؟ ئایا هیچ مادێکی کیمیایی لە پێکاتەکانی ئەم گیا دەرمانانەیە هەیە کە بتوانێت ڤایرۆس و بەکتریا لە ناو ببات؟ بەڵێ خۆی لە پێشە مرۆڤ سەرەتا کە وەکو ئێستا پێشکەوتوو نەبووە تەماشای ژینگەکەی دەوروبەری خۆی کردووە تەماشای کردووە بوونەوەرەکانی کە چۆن کەڵک وەرەگرن لە سەوزۆمیوەکان لە ڕۆکەکان تەماشای کردووە تەجروبەی کردووە ئەزمموی کردووە دواتر بۆ خۆی بەکاری هێناوە کە بۆ خۆی بەکاری هێناوە لەبەر ئەوەی سیفەتی دەرمانیان هەیە. ئێمە ناڵێن مەوادی کیمیایی پێوترێن مادەی کاریگەر موادی فعال ئەو مادە کاریگەرانە لە ئەسڵا لە ڕۆکە هەیە کە لە توبی کیمیاییشدا ئەو مادانە جەروایە جیاکرێتەوە لەگەڵ موادی کیمیایە تێکڵاوەکرێت بۆ چارەسەری نەخۆشی. تاوان ئەگەر دەرمانێکی کیمیایی لە پێکاتەکەیە ئەو مادە کاریگەرانی ڕۆکی تیاابێ واتە نیمچە سروشتی بێ ڕغبەتی زیاترە لە لای خەڵک بە تایبەتی بۆ مناڵ لە بەرۆی مناڵ لاشەی وایە لەگەڵ شتی سروشتیا زیاترە گونجێ بە تایبەتی بۆ ئافرەتی شیردەر ئافرەتی دووگیان بۆ خەڵکی بەتەمەن ئەو کەسانە چەندێشتی سروشتی بەکاربێنن باشترە لەبەرەوەی بە شێوەیەکی گشتی دەرمانە ڕۆشیەکان یاخود گیا دەرمانی زیانی لاوەکی نییە یاخود زۆر کەمە بەراورد لەگەڵ کیمیایەکەدا کیمیایەکە ئەگەر ئیسفادەشی لێ بکەی کۆمەڵێ سایدیفکتی هەیەواتە زیانی لاوەکی. باشە دکتۆر هەروەکو پێش بەڕێزیشتان باستان کرد کە بەکارهێنانی گیا دەرمانیا کاتێکە هاوڵاتیان پشتی پێدەبەستن ڕەنگە لەو کاتەدا بوو بێ لە زووە یاخود سەرەتا زانستی پزیشکی یاخود زانستی دەرمانی کیمیایی ئەو نە پێشکەوتو نەبووە بەڵام لە ئێستایا زۆر پێشکەوتۆ زانستی پزیشکی بۆچی هاوڵاتیان پەنابەنە بەر بەکارهێنانی گیا دەرمانە؟ لەبەرەوەی دەرمانی کیمیایی لە ساڵی 1970ەکانەوە وردە وردە دەستکراوە بە دروستکردن و پێشخستنی بە تا 1970 تا ئێستا 200 ساڵ ئەفەن بەرەو ژوورە بیدایەت کە دەرمانە کیمایەکان دۆزرایەوە و خشتەی خولی بۆ دانرا مەندەلیف داینا و دواتر ئەم مادانە تێکەڵکرا بۆ چارەسەری نەخۆشی وازانرا کە ئەمە زۆر باشە ئیتر ئێمە دەتوانین دەستبەرداری ڕۆکە پزیشکیەکان بین دەستبەرداری خۆراکە دەرمانەکان بین دواتر دەرکەوت هەرێکێک لەمانە کۆمەڵێکی زۆر زیانی هەیە تۆ بۆ گورچیلەی خۆی زیان لە دڵایە بۆ دڵی خۆی عزێتی ماعیدایە بۆ مێشکەی خۆی عزێتی مەسەلەن پێستەیە ئێستانەیە لێکۆڵینەوەی زۆر لەسەر زیانە لاوەشەکانی دەرکەوت بۆیە لە پاش ساڵی 2000ەوە لە پاش ساڵی 2000ەوە دیسانە وڵاتەکانی ڕۆژئاوا کە زۆر پێشکەوتون لە بواری پزیشکی دەرمانیە گەڕانەوە بۆ چارەسەری سروشتی ئیتر چارەسەر سروشتەکان کەڵەشاخە دەرزی ئاژنینە چارەسەرە بە گیا دەرمانی چارەسەرە بە خۆراک چارەسەرە بە وزەی مگناتیسی ئەو ڕێگایانەی کە هەیە دواتر باس لە کەڵەشاخی شەکەین زۆر کەس ئێستایا پەنای بۆ دەبات
دکتۆر کاتێک کە هەندێک جار باسەوە دەکەن کە هاوڵاتیان لە کاتێکا پەنابەنە بەرگیا دەرمانە کە ئەوەیان دەرمانی کیمیایی بەکارهێناوە سوودیان لێ نەبینیوە وەکو ناچاریەک پەنابەنە بۆ گیا دەرمانە ئەمە تا چەند دروستە کەسانی وا هەیە کە بە هیچ شێوەیە پەنانەبەنە بەر دەرمانی کیمیایی و زیاتر پشت بە گیا دەرمانە ببەستن بەڵێ کەسانێکی زۆر هەن کە پشت نابەسن بە دەرمانی کیمیایی هەرج نەخۆشیەکیان هەبێت حاڵەتێکیان هەبێ ئەگەڕێنەوە بۆ گیا دەرمانی لەبەرەوەی گیا دەرمانێکە وەکوتمان زیانی لاوەکی نییە یاخود زۆر کەمە دووش تۆ بۆ نەخۆشیەکەی خۆی بۆ کۆمەڵێک سیستەم و ئەندامی لاشە ئیسفادەی لێکەی بەگشتی گیا دەرمانەکان کۆ ئەندامی بەرگری لاشە بەهێزەکەن مادە بەژەهرینەکان ئەکەنە دەرەوە بۆ نمونە خوێن ئەپاڵەوێن خوێن پاکەنەوە حاڵەتی واشمان هەیە کە حاڵەتە پێوترێک کرۆنیکەکان واتە درێژخایەنەکان زۆر جار لە دەرمانی کیمیاییە نەتیجەی باش نییە نەخۆشەکە پێی باش نابێت ناچارێتەوە بۆ گیا دەرمانی نەتیجەی باشترە و ئەهوەنتریشە ئەزێتی لاشەنە بۆ نمونە چەنا حاڵەتمان هەیە تەماشاکەی نەخۆشی شەقیقە هەیە مایگراین واتە لا سەر ئێشە واتە سەرێشەی ئاساینە لا سەرێشەیە کە جاروایە دوسێ ڕۆژ بۆ کەسەوە بێت لایەکی سەری ئێشێ هێڵنجەیە جاروای ئەڕشێتەوە اینجا حەزی لە شوێنی تاریکە ڕقی لە گڵۆپ و ئەمانەیە حەزی لە شوێنی هادی بە ژاوەژاوتێکە چێ ئەم جۆرە لە لاسەر ئێشە چارەسەرەکەی لە پزیشکی سروشتیە زۆر ئاسانترە هەتا کیمیایی چکا لە کیمیایەکە تا ئێستا هەر ئازارشکێن هەیە چارەسەرێکی بنبڕی نییە چەنا حاڵەتی کەشمان هەیە مەسەرەن حاڵەتی دەوالی لە دەمارەکانەکە دروستە بێ یان مەسەرەن لەو زەتێنی مناڵ زۆر جار دکتۆری نەشتەرگەر پەنابا بۆ نەشتەرگەری بەڵام لە گیا دەرمانیە چارەسەرمان هەیە ئەتوانی ئەو کەسە دەرمانی بێت تێچاک بێتەوە و تووشی عملیاتیش نەبێت زۆر حاڵەتی کەشەیە مەسەرەن جیوب و غودە و زۆر حاڵەتی کە هەیە کە نەتیجەکەی لە گیا دەرمانیا باشتر هەتا کیمیایەکە بەڵێ دکتۆر ئێستا زانیمان سوودەکانی بەکارهێنانی گیا دەرمانە و دەرمانی سروشتی بە ڕێستان ئاماژەتان پێکە کە سوودەکانی زۆر زیاترە وەک لە زیانەکانی بەڵام لەم کاتەیە هۆشیاری خەڵک تا چەند دەورە بینێ لە بەکارهێنانی گیا دەرمانەکە لە ئێستادا زۆرێک لە سانتەرەکان یاخود دوکان زۆر کراوەتەوە کە ئەم کارە ئەکەن کاری گیا دەرمانی و دەرمانی سروشتیەکەن هۆشیاری خەڵک تا چەند ڕۆڵ ئەبینێت لەوەی کە بزانێت لە لای کێ ئەم دەرمانە ناکڕێت بەڵێ خۆی هۆشیاری خەڵک زۆر گرنگە جارێ خەڵک ئێستا هۆشیارترە لە چاوجارانە بۆی زیاتر شتی سروشتی بەکارهێنی ئەگەڕێتەوە بۆ سروشت ئەمە دیاردەیەکی جیهانیە نەک بڵێ هەر لە ناو کووردە ئەمە لە خۆر ئاواوە دەستی پێ کردووە کە ئەگەڕێنەوە بۆ سروشت ڕێگا سروشتەکان بەکارهێنن بۆ چارەسەر ئەو شوێنانەشی کە گیا دەرمانیان هەیە بە شێوەیەکی گشتی سێ جۆرن جۆرێکیان بابەتی جوانکاریان هەیە جۆرێکیان بابەتی خۆراکیان هەیە واتە تاوکەری خۆراکی مکملی غیزایی نیوتریشنەل سەپلیمنت جۆرێکیشیان گیا دەرمانیان هەیەوەتە بابەتی عیلاجیان هەیە اینجاوەی کە زۆر هەستیارە ئەبێ ئەو کەسەی کە بیا بە نەخۆش بە حاڵەتە نەخۆشیە جیاوازەکان ئەبێ خەڵکی پسپۆر بێ یاخود ئەهلی ئەو بابەتە بێ ئەوەی کە بابەتی دەرمانی هەیە بابەتی جوانکاری خۆراکیەکە بەرحاڵ ئەوە ئەتوانرێ و کەسە پسپۆریش نەبێ مەسەلا هەنگوینی هەیە دۆشاوی توی هەیە دۆشاوی بڵێن خەرنوبی هەیە ئەو بابەتانەیە سرکەی هەیە عرەقیاتی ڕۆکەکانی هەیە یان بابەتەکانی جوانکاری کرێم و ئەو بابەتانە کە بۆ پێست بەکارێن ئەوانە زۆر کێشە نییە بەڵام کێشەکە لە بابەتە عیلاجەکانایە چی بۆ دڵ باشە چی بۆ بەردی گورچی لە باشە ئەمانە بێ خەڵکی پسپۆر بن یان دکتۆر یاخود ئەو کەسەی کە ئەو ئیشاکە هەیە خیبرەی باو باپیری هەیە بەڵام ئەوە خۆی بە تەنیا کافی نییە ئەبێ دەورەی بینی بێ کەسێکی ڕاهێنراوە بێ اینجا لەو ئیشا ئیشکە ئەویش لەو مەجالێکە بۆی دیاریکراوە نەک دەستبەرێ بۆ هەموو جۆرە ئیشێک کەواتە ئەتوانین بڵێن ئەزمون جێگەی بڕوان ناماگرێتەوە ئەزمون گرنگە بەڵام جار وایە تۆ لە بڕوانامەیە شتێک فێرەبی بە 30 ساڵی ئەزمون فێر نابی ئەوەی کە لە هەفتەیەکی بڕوانامەکە فێرەبی لە خوێندنەکەیە هەردووکیان تاوکەری یەکترن نە ئەزمون ئەتوانی فەرامۆشکەی بڵێ بڕوانامە خوێندن نەخوێندن ئەتوانی فەرامۆشکەی بڵێ ئەزمون هەردووکیان پێکەوە تاوکەری یەکترن
و ئەگەر دکتۆرێک بڕوانامەی بەرز بێت و ئەزمونیشی زیاتر بێت لەو دکتۆرە باشترەکار بڕوانە درستە ئەوەشی کە ئەزمموی هەیە و زیاتر پشتی ئاسیەکەی پێ کەمە بەسترێ. هەر ئێشتاوەکە و کەسەنیە کە ئەزمموی هەیە و زیاتری خوێندووە. ئەی ئەو کەسانی کە نە ئەزمونێکیان هەیە نا بڕوانامێکیان هەیە سەرەتای دەست پێکردنیانە بۆ ئەم کارە ئەمانە کێ مۆڵەتیان پێدات؟ ئەمانە بەداخەوە ئێستا کە بێکاری زۆرە خەڵکێکی زۆر هەن ئیش بۆ خانە دۆزنەوە ئەنوا ئیش هەیە یەکێک لەو ئیشانە کە ئەدۆزرێتەوە ئەو کەسانی بێکارن بریتە لە ئۆنلاین واتە فرۆشتنی بەرهەمەکانی لە ڕێگەی ئۆنلاینەوە اینجا ئەم فرۆشتنی بەرهەمانە لە ڕێگەی ئۆنلاینەوە ئۆنلاین قەیچێکە شتێکی جیهانیە و بۆ خوێندن بەکارهێ و بۆ بەرهەمیش بەکارهێ بەڵام ئۆنلاین ئەبێ بۆ شوێنێک بێ کە ئەو شوێنە عینوانەکەی ئاشکرا بێ ئەو کەسە ئەهلی ئەو بابەتە بێ واتە پسپۆری ئەو بابەتە بێ نەوەکو ئەو کەسە شوێنی نەبێ ڕیکلام بۆ شتی قاچاق بکە ڕیکلام بۆ بەرهەمی دەرەکی بکە بە ناوی سرۆشتیەوەی فرۆشتێکە زۆر جار لە پێکاتەکە موادی کیمیایی سەریع هەیە تەزویر کراوە بە ناوی سروشتیەوە ئەفرۆشتێ ئەوە زیانت لێە تۆ نەتیجەیەکی خێرای لێ وەرەگری بەڵام زیانت لێە چکە لە پێکاتەکانیە موادی کیمیایی زۆر هەیە بە ناوی سروشتیەوە فرۆشتێ ئەوانە کاری نەشیاون تەبان زەربەش لە کڕیارەکانەیە یاخود لە نەخۆشەکانەیە بەڵام ئەگەر ئەو کەسە شوێنی هەبێ پسپۆری ئەو بوارە بێ قەیچێکە پەیجیشی هەبێت و بە شێوەیەکی معقول شتەکانی خۆی بە خەڵک بناسیێنی. کێ دکتۆر چاودێری ئەم شوێناناکات وەزارەتی تەندروستی لایانی پەیوەندیدار حکوومەت کۆمەڵی ڕۆگناسان کێ چاودێری ئەم شوێناناکات؟ هەموو شوێنانەی کە باست کردن دامون دەستگا پەیوەنددارەکان چاودێری ئەم شوێناناکەن بۆ نمونە کۆمەڵی ڕۆگناسان هەماهەنگی هەیە لەگەڵ دەستگاکانی حکوومەتە لەگەڵ محافەزایە لەگەڵ قایمقامێتە لەگەڵ تەندروستیە لەگەڵ ئاسایش و ئەمانە هەموو چاودێری ئەم شوێناناکەن لەگەڵ وەزارەتی بازرگانی بەشی خۆراکیە جاری واش هەیە ئەمانە کۆنتترۆل ناکرێ خۆ لەجنە ناتوانێت 24 ساعت بگەڕێ یاخود چاودێر بێ بەسەر خەڵکەوە خەڵکە بێ خۆی هۆشیار بێ ئەوەی کە ئەهلی ئەو بابەتە نییە بەرهەمەکانی بەکار نێنێ زیان لە خۆی نەیە متابعی بکە بزانە ئەم شوێنێکی وەهمیە یاخود شوێنێکی حەقیقیە چکە زۆر شتی ئۆنلاینمان هەیە وەهمیە عنوانی هەیە نە پسپۆری هەیە لەو بوارە ئەو کاتە زیانە پێبەخشێ تاکو سوودی لە وەرگری بە شێوەیەکی گشتی حکوومەت کۆمەڵی ڕۆگناسان کەوکو نیمچە سندیکایە وایە لەگەڵ دامن دەستگاکانی کەی پەیوەنددارە متابعی ئەم جۆرە ئیشانەکەن بەڵام بەداخەوە ئەو کەسانی کە پەیجی ئۆنلاینیان هەیە و عنوانیان نییە یاخود زۆرێک لەو کەسانەی کە دەرمانی تەزویریان هەیە یان بازرگانی نامانتقیەکەن مبالغەی زۆرتیاتن زۆربەی زۆریان ئەندامی کۆمەڵی ڕۆگناسان نین یاخود ئەندامی سندیکاکان نین خەڵکی دەرەوەی سندیکاکانن بۆیە تەنزیمکردنیان زەحمەتە ئینا ئەندامی کۆمەڵی ڕۆگناسان و ئەندامی سندیکاکانی کەی پزیشکی ئەوانە خۆیان لەبەرەوەی ساڵانە دەوراتیان بۆ کرێتەوە خولە بینن و خۆشیان با بڵێن پسپۆریان هەیە لەو بوارەیە ئەوانە کەمتر تووشی ئەو حاڵەتانە بن کە بڵێن خەڵک زەرەر بکە لە دەستیان یاخود دەرمانی قاچاق بێنن یاخود جگە لە ئۆنلاینەکانەوانی کە بە ئۆنلاین کارەکەن ئەوانی کە شوێنیان هەیە یاخود سنتەریان هەیە و دوکانیان هەیە ئەوانە هەمویان مۆڵەتیان لە کۆمەڵی ڕۆگناسانە وەرگرتو یاخود ناویان لە هیچ دامەزراوێکی حکومیە هەیە ئەوانە خۆی هەمان نەخێر ئەندام نین لە کۆمەڵی ڕۆگناسانە یاخود لە سندیکاکانی پزیشکی تراوکو دەرمان سازان و ئەمانە ئەوانەی کە ئەندامن ئەوە ناوەکانیان هەیە و ئاشکران و دەورۆشتیان بینیوە هەشە کۆمەڵێکەن ئەندام نین تر بە ناوی جوانکاریەوە تەبعاً لە قایمقامێت مۆڵەت ئەدرێ بە جوانکاری هەیە بە ناوی خۆراکیەوە ئەوانە ئیتر کەمتر ئیشی پزیشکیەکە کەم تا زۆر مۆڵەت وەرەگرن بەڵێ خۆی مۆڵەتەکە پەیوەندی بە حکوومەتەوە هەیە کە ئەیە بە هەماهەنگی لەگەڵ سندیکایە بەڵام ئەوەی کۆمەڵی ڕۆگناسان پشگیری بۆ ئەندامەکانی خۆیەکە کە وەکو مۆڵەتێک وایە و سەر بە وەزارەتی ناوخۆی و هەماهەنگی هەیە لەگەڵ دەورە بڵین دام دەستگاکانی حکوومەتە بەڵام زۆر کەس هەیە ئەندامی ئەو کۆمەڵەیە خود سندیکا پزیشکەکان نییە ئەوانە با بڵین
گلەیان لەسەر. بەڵێ دکتۆر شتێکەمەوێ بپرسم ئەویش لەسەر بەکارهێنانی ئەم جادەرمانەیە تا چەند دەرونی کەسەکە خویان لایانی دەرونی کڕیار کاریگەری هەیە لەسەر بەکارهێنانی ئەم جادەرمانە کە قەناعەتی بەوە هەبێت جادەرمانەکە زیاتر سوودی پێگەێنێ وەک لە چارەسەرە کیمیاییەکە. خۆی ئێستا با بڵێن ئەگەر وایارێکی کارەبا دەسی لێبەی تۆ قەناعەتە هەبێت کە کاربا وگرێ و قەناعەتی شەبێت کە کاربا ناتگرێ هەرەتگرێ لەبەرەوە زانستە. جا دەرمانیش تۆ قەناعەتە هەبێ و یاخود قەناعەتن نەبێت کە خواردت بۆ نەخۆشی هەر ئیسفادەی لێەکەی بەڵام ئەگەر قەناعەتەکەی لەگەڵا بێ خێراتر ئیسفادەی لێەکەی باشتر جسمت مامەڵی لەگەڵاکە لەبەرەوەی تۆ مێشکت بەرمەجە کردووە کە ئیستیقبالی بکە پێشوازی بکە بەڵام ئەگەر تۆ لە مێشکی خۆتە ڕەتی بکەیتەوە ئەتا ڕفزی بکەیت ئەو کاتە هەماهەنگەکە لاوازە بێ بەڵێ ئیسفادەی لێەکەی بەڵام کەمتر. ئەمە ڕەنگە بۆ چارەسەرە کیمیاکە شەر بە هەماشی دەرونی کاریگەری زیاتر بێت. بەڵێ باشە دکتۆر ئەم پێکاتانە کە دروست دەکرێت یاخود ئەم پێکاتانە تێکەڵەکرێت و گیراوەیەکی لێ دروست دەکرێت و کڕیار بەکارهێنێ زیاد و کەمی لە پێکاتەیەکیانە ڕەنگە ئەگەر بە ملیمێک زیاتر بەکار بهێنرێت ئەوە ببێتە ژەهر و زیان بگەێنێ پێکاتەکان چۆن تێکەڵ دەکرێت یاخود لەسەر چ بنەمایەکەم پێکاتانە تێکەڵەکرێت؟ لەسەر بنەمای ئەزمون و خوێندن دیسانەگەڕێنەوە بنکەکانی لێکۆڵینەوە بنکەکانی زانکۆ دکتۆرە گەورەکان فەرهەنگە گەورەکانی دەرمانسازی و جیاناسی ئەوانە زۆرێکیان لە زمانە جیاوازەکانە ئینگلیزی عەربی فارسی زمانەکانی کە لە هەنێک لە سەرچاوەکانە ڕێژەکەی دیاری کراوە بۆ نمونە ئەوترێ زەیتی ڕەشکەتۆ بۆت هەیە کەوچکە چایە بخۆی زەیتی مێخەک بۆت هەیە سەرکەوچکە چایە بخۆی سەرکەوچکە چای واتە ڕوبع کەوچکە چای. اینجا مادەی وامان هەیە بۆ نمونە سرکە ڕاستەوخۆ نابێ بیخۆی بێ ئەگەر کەوچکە چێ شتێکت لێ خوارد کەسێکی گەورە خاتە پەرداخی ئاوەڕوونی کاتەوە اینجا بیخوا باشترە بۆی عەزیەتی کۆئەندامی هەرسینە بە تایبەتی گەدە. مادەکانی کەش بۆ شێوازەیە خەڵکی پسپۆر یاخود خەڵکی ڕاهێنرا و شارەزاییان هەیە کە ئەو مادانە تێکەڵاوەکەن ڕێژەکەی بێت چەند بە چەند بێ مادەی وا هەیە ژەهریە بەڵام چەنە ژەهریە قدرەتی عیلاجی هەیە بۆ چارەسەری نەخۆشی بەکارێنێت نیسبەتێکی زۆر زۆرکەمی تێکەڵاوەکرێت لەگەڵ مادەکانی کا بۆی بەهێزتریکە بەڵام لەبەرەوەی ژەهرینە تۆکسینە واتە سمومیتە بە نیسبەتێکی زۆر کەمی لێ بەکاربێت. کاتە بەکارهێنانی ئەم ڕێژانە ستانداردە یاخود لە کەسێکەوە بۆ کەسێکی ترە گۆڕێت تێکەڵکردن و بەکارهێنان بە شێوەیەکی گشتی ڕێژەکان دیاری کراوە بەڵام لە حەکیم بۆ حەکیمێکیکە لە دکتۆر بۆ دکتۆرێکیکە کە دەرمان دروستەکە یاخود لە کارخانەیەکی دروستکردنی دەرمان بۆ کارخانەیەکیکە ڕێژەکان تۆزێک فەرقەکە. ئەی لە ڕووی بەسەرچوونەوە دکتۆر ئێستا ئەو پێکاتەیە کە دروست دەکرێتەوە درێ بە کڕیارێک ڕەنگە لەسەری نەبێت یاخود زانیاریکی ئەو توی لەسەری نەبێت کە تا ماوەی چەندێکە توانێت بەکاری بێنێ ئەتوانێت چەندێک هەڵبگیرێ ماوەی بەسەرچوونەکەی چۆن دیاری ئەەکەن؟ ماوەی بەسەرچوونەکەی خۆی ئەگەر ئەو شوێنە معمەل بێ کارخانە بێ یاخود کارگە بێ کە لە حکومت مۆڵەتی هەیە حکومت خۆی خەسخانەی هەیە خەسخانەکانی ویقایی واتە خۆپارێزی وەکو خەسخانەی شیرەکە ئەوانە مۆڵ فەحسیەکەن و ئەوانە بەسەرچوونەکەیت بۆ دیارەکەن ینی حکومت بۆ دیارەکە کە بەسەرچوونەکەی چەندێکە بەڵام بە شێوێکی گشتی کە باسی جادەرمانێکی لە تاقیگەشی کاری بۆ تاقیگەشی بۆ کرێ بڵێ بەڵام بە شێوێکی گشتی ئەگەر ئەوە نەبێت کە بە دەست دەرمان دروستکرێ ئەوانەی کە تۆوەکانی وشکە وەکو تۆوی شمڵی ئەوانە هەتاکو 3 ساڵ بۆ 4 ساڵ کێشەی نییە بەسەر ناچێت ئەوەی کە تۆوەکەی زەیتی تایە وەکو تۆی کەتان و ڕشک و ئەمانە هەتاکو ساڵ و نوێ بۆ 2 ساڵە گەڵای ڕۆکەکان تا 2 ساڵە ئەو شتانەی کە مەسەرەن دۆشاوی تو دۆشاوی خەرنوو بوو ئەمانە بە شێوەیەکی گشتی 6 مانگ بۆ ساڵ بەکار بێ باشە هەمووین خوێ ڕۆنی کوردی ئەمانە بە سەرچوونیان ئەگەر ئەسڵ بێ زەحمەتە کاتێکی زۆر درێژ تەنانە هەنگوینی ئەسلی هەر بەسەر ناچێ ئەگەر هەرە ئەسلی بێ خوێ بە هەمان شێوە ئەکسپایرەکان بۆ 5 ساڵ و بەرەو ژوورە ڕۆنی کوردی ڕۆنی هەرە ئەسڵ زۆر درەنگ تێکەچێ ئەویش لانی کەم 2 ساڵ بەرەو ژووری پێچێ گەڵای ڕۆکەکان 2 ساڵێکی ئەوێ توێکڵی دارەکان وەکو توێکڵی دارچین و ئەو بابەتانە توێکڵی داری سەفساف واتەبی ئەمانە لانی کەم 2 ساڵ بۆ 3 ساڵی پێچێ ڕێگی ڕۆکەکان وەکو ڕێگی بەلەک و
ڕێکی با بڵێن جینسینگ و ئەو بابەتانە ئەوانش 3 ساڵێکی پێچێت تا بەسەرچێت بەڵام ئەوش خۆی شێوازیەیە کە چۆن جنسینگ بەکارهێنن ئەمە بەکارهێنین بەڵێ بەڵام لە وڵاتی خۆمان نییە لە دەرەوە بۆمان هەیە تر لە سین و ئەوانەوە یاخود لە کۆریاوەیان لە وڵاتە ئەوروپیەکانەوە. بەڵێ دکتۆرانی کە باسەکە زیاتر مادەکان بە تەنیا ماوەی بەسەر چوونەکەی دیاریکراوە ئەی بۆ گیراوەکان کە چەند مادەیەک یاخود چەند پێکاتەیەک تێکەڵەکرێ ئەمەیان چۆن ماوەی بەسەر چوونەکەی دیاریکرێ؟ ئەمە شێوازەکەی تۆ بۆ نمونە 5 مادە تێکەڵاوەکەی مادەیەکیان پاش 2 ساڵ بەسەرچێت دانێکیان پاش 3 ساڵ دانێکیان پاش 4 ساڵ لەم کاتە تۆ ئەوان هەڵەبژێری کە زووتر بەسەرچێ هی هەموو پێکاتەکە بۆی احتیاط وەرگری لەبەر سەلامەتی تەندروستی بەکارهێنەرەکە نەخۆشەکە ئەوان وەرەگری کە زوو بەسەرچێ بۆی هەموو پێکاتەکە تاریخی ئەوی بۆ دانرێ حسابی ئەوی بۆکی. بەڵێ لە ڕووی هەڵگرتنەوە دکتۆر هیچ جیاوازیەکە لە چ جەوێکا بێ یاخود پلەی گەرمی چۆن بێ لە ساردکەرەوەی هەڵاگیرێت ئەمەیان چۆنە؟ خۆی نابێ خۆر لی بە خۆر لی بات ئەبێ شوێنەکەی خۆرلی نەیە شوێنێکی گەرم نەبێ فێنک بێ ئیتر بە شێوێکی گشتی ئەگەر لە ساردکەرەوە شانە بێ مادە وشکەکان کێشەی نییە بەڵام ئەوی کە مادەی گیراوەیە ئەبێ لە ساردکەرەوەیە بێ گیراوەکانە بێ لە ساردکەرەوە بێ. دەست خۆش دکتۆر ئێستا گەر باسێک لە کەڵەشاخ بکەین. کەڵەشاخ بۆ کێکرێ کێنەوە کەسانی کاتوانن کەڵەشاخ بکەن و سوودەکانیشی چییە و زیانەکانیشی چیە؟ بەڵێ کەڵەشاخیش وەکو جادەرمانی مێژوێکی کۆنی هەیە بەڵام بەقەدەر جادەرمانی مێژوەکەی کۆن نییە ئەو 5,000 ساڵ مێژووی هەیە ئەمیش هەر ئەگەڕێتەوە بۆ وڵاتی چین ئەو کۆمەڵێک وڵات ئیشانتیا کردووە ئاشوورەکان لە عێراق ئیشانتیا کردووە میسرەکان ئەوەی کە لە مێژووا باسەکرێ 3000 ساڵ پێش لەدایکبوونی ئیسا میسرەکان یەکەم جار کەڵەشاخیان کردووە واتە هەتاکو ئێستا 5,000 ساڵەکان مێژوەکەی تێرە لە شارستانێتی هندی و چینی و لە یۆنانیەکان لەگەڵ سۆمەرەکان بابلەکان ئەمانە هەموو کەڵەشاخیان کردووە کەڵەشاخ واتە پێش ئیسلام هەبووە بەڵام لە ئیسلامیشە کە پێغەمبەری ئیسلام محەممەد درودی خوای لێبێ ئەو کاتێک کە چۆ بۆ ئیسرا و میعراج خوای گەورە دوو خەڵاتی پێبەخشیوە خەڵاتێکی مادی لەگەڵ خەڵاتێکی معنەوی خەڵاتە معنەویەکە بریتی بووە لە نوێش شکا نوێش ئەگەر ئینسان نوێش بکە نوێژ میعراج المؤمن واتە لەخوا نزیکە بێتەوە خەڵاتی معنەویە خەڵاتە مادێکە کەڵەشاخە بۆ تەندروستی لاشەی مرۆڤە کە تاکید کراوەتەوە پێغەمبەر فەرمێ صلی الله علیه و سلم کەڵەشاخ بکەن یاخود دەفەرمێ کەڵەشاخ شیفایەتە بۆ هەموو نەخۆشیەکان جگە لە مردن لەبەرەوەی کەڵەشاخ مادەی ژەهر مادەی کیمیایی مادەی نیکۆتین مادەی خڕۆکەی مردوو مادەی قورس لە لاشەیە مادەی هۆرمۆنی مادەی زیانبەخش هەمووی لە بینی خوێنبەر و خوێنهێنەرەکان کە پێوتێ ئارتری کە پێوترێ کاپیلاری ببەخشە واتە ئەو ملولانەی بینی خوێنبەر و خوێنهێنەر کە ئەو خوێناگەڕێتەوە زیاتر لە مانتقەی پشتەوە ئەکرێ ئەو کاتە ئەو کەسە کە ئەو خوێنی کەڵەشاخی لێگری یەکسەر پاش تۆزە خوێنەکە ئەمەیەت وەکو خوێنی خوێنبەخشین نیە خوێنی خوێنبەخشین مادەی سوودبەخش و زیانبەخشیشی تایە بەڵام لە کەڵەشاخە زیاتر مادە زیانبەخشەکانی بۆیە خوێنبەخشین بەدیلی جێگرەوەی کەڵەشاخ نییە بەڵێ خوێنبەخشین کارێکی ئینسانیە هەموو مرۆڤێکی پێگەشت و پیا و ئافرەت پیا و ئەتوانێت 75 بەرەو ژوور بێ خوێن بەخشێ ئافرەت بە هەمان شێوە خوێنەکەی 7 بەرەو ژوور بێ ئەتوانێت خوێن بەخشێ بەڵام کەڵەشاخ بەدیلی ئەو نییەوەتە جێگرەوەی ئەو نییە بۆ مەبەستی چارەسەر بەکارێ زۆر حاڵەتەیە وەکو تەشەنجات و سەر ئێشە و وەکو زەخت وەکو شەکرا وەکو بۆ نمونە و کەسانی مەناعیان زەعیفە کەسانی ڕۆماتیزمیان هەیە دەوالیان هەیە ئەو کەسانە بە شێوەیەکی گشتی سوودە کەڵەشاخ بۆ هەموو ئەم جۆرە نەخۆشیانە سوودی لێبینن بۆ زۆر نەخۆشیەوە ئێمە ئاماژەمان بە کەمێکیانە باشە ئەی زیانەکانی دکتۆر زیانەکانی ئەبێ زیانیشی هەیە بەڵێ زیانەکانی ئێمە باسی و حاڵەتانەکەین کە نابێت کەڵەشاخیان بۆ بکرێت باشە ئەو حاڵەتانی کە نابێت کەڵەشاخیان بۆ بکرێت و کەسانی کە کەم خوێنن نەخۆشی ئەنیمیان هەیە سالاسیمیان هەیە یاخود ئافرەتی دووجیان یاخود ئەو کەسانەی حاڵەتێک پێوترێ فیچقاکردنی خوێن یاخود حاڵەتی هیمۆفیلیا ئەوانەی کە بە حاڵ برینارە بن خوێنەکان فیسقاکە ئەوانە نابێت کەڵەشاخیان بۆ بکرێت ئەو کەسانەی کە کەلاواز و بەدخۆراک بە چیا بزانن دکتۆر ئەو یەکێک بڵێ ئەو کەسێک کاچێتە بەردەستی لەوانەیە کە خوێنەکەی
دەرەچی یاغ لە ئەبێ فەحسی هەبێ پێشتر وا باشە هەموو کەسێک کە کەڵەشاخکە پێویستە فەحسی پێبێت ئێمە کە بڵێن کە خولەکەینەوە ئەوانەی بەشداریەکەن ئەندامەکانی خۆمان ئەڵێ نەبێ فەحس ببینی اینجا کەڵەشاخ بکەی بە تایبەتی فەحسی زەخت و شەکرە و خوێن و ئەمانە ئەو کەسەش حاڵەتێکی هەبێ یان کەسێک کە ئامێری ڕێخستنی لێدانی دڵی بۆ دانراوە پێوترە پەیزمەکر ئەوانە نابێت کەڵەشاخیان بۆ بکرێ زیانە لاوەکیەکانی کەڵەشاخیش تۆزێ ئەو کەسە گێژە بێ ئەوە ئاساییە کاتیە زەختی دابەزێ کاتیە باشە بێ تۆزێ لاوازە بێ بیدایەت بەڵام دوایی جسمی مرتاحە بێ هەست بە فرێژبوونەوەی لاشەیەکەوەتە جسمی تازا بێتەوە لەبەرەوەی خۆتەزانی خوێن یەکێکە لە ئەندامە هەرە گرنگەکان لە لاشایە و لە سەری شەو بۆ قاچ هەمیشە لە جوڵایە کە تۆ خوێنە پاکەیتەوە کاریگەری بۆ هەموو ئەندام و ئەندامەکان هەیە کەواتە ئەگەر کەسێک ئەو پێوەرانی کە باست کردیا بێت و بتوانێت کەڵەشاخ کات ئەوانە ناکە ئەو نەخۆشیانیان هەیە و ناتوانن کەڵەشاخ بکەن ئەوەی کە تەندروستێکی باشی و ئەتوانێت کەڵەشاخ بکە هیچ ماکێک جێ ناهێڵێت ئەو کەڵەشاخە ئەو کەڵەشاخە ئەگەر ئەو کەسە کەسێکی شارەزا بێ بڵێن شفرەکانی زۆر بە قۆڵی لێنەیە مادەکانی پاکشکەرەوە بەکاربێنێ کوپی یەکجار بەکارهاتووەتە ئەوەی کە یەکجار بەکارێنی دیسپۆزەبڵی پێوترێ جەکەمان و دەستکێش و هۆکارەکانی پاکشکردنەوە بەکاربێنێ ئەو کاتە کێشەی نابێ بڵێ باشە دکتۆر ئێستا زۆرن ئەو کەسانەی کە کاری کەڵەشاخەکەن دووکان و سنتەرەکان ئەمانە چ پێوەرێکیان هەیە یاخود چ پێوەرێک ئەبێت لەو کەسەیە هەبێت کە بتوانێت کەڵەشاخ بکە بۆ کەسێک کەڵەشاخ هەر کۆمەڵی ڕۆگناسان کە بڵین گرنگی بە چارەسەرە سروشتەکانەیە لە کوردستانە مەرجەکان دانراوە کە ئەو کەسابێ لانی کەم پسپۆری یەکێک لە بەشە پزیشکەکان بێ واتە دبلۆم و بەرەو ژوور هەروەها دەورەی بینی بێ ئەو کاتە ئەتوانێت کەڵەشاخ بکە بە گرتنەبەری هەموو ڕێوشێنێکی خۆپارێزی و پاکشکردنەوە ئەوەش بە هەمان شێ پێویستی بە مۆڵەت وەرگرتنە ئەویش پێویستیەوە بەوە هەیە کە پشگیری هەبێ هینی سندیکا خۆتینی ڕۆگناسان بەڵێ باشە دکتۆر هەندێک کەسێک کە ئەترسێ لە کەڵەشاخ بۆی کە کەڵەشاخ بکات ئەم ترسە لە چیەوە سەرچاواگرێ ئەگەڕێتەوە بۆی کە زۆر بە ئەکرێ بڵێن بە خراپە زۆر جار باس لە کەڵەشاخ کرابێت و باز زیانەکانی کرابێ ئەمە هیچ مەترسێکی هەیە لەسەر ئەو کەسێک کە کەڵەشاخ بکات ئەوە سروشتی مرۆڤ وایە هەنێک مرۆڤ لە خوێنە ترسن لە شفرە و گوێزانە ترسن بۆیە کە کەڵەشاخ بڵین وەکو عملیات نییە عملیات ئەو کەسە بێهۆش شەکرێ اینجا عملیاتەکرێت بەڵام کەڵەشاخ ئاگای لێیە بۆیە تووشی هیستیریا بێواتە ترسێکی بۆ دروستە بێ ئەویش با بڵین لە 100 کەس دەکەس واتە لە 100 لە دەکەس کەسێک تووشی ئەو حاڵەتا بێ ئەوە کەسەش ڕێگەی بۆ دانراوە لە پێشە یەک کوپی بۆ کرێ هەتاکو ئەوە نەبێتەوە بۆ جاری داهاتوو کە جەلسەی بۆ دانرێتەوە اینجا چەند کوپێکی بۆ کرێ جاری دۆم ترسەکەیشکێ جاری دوم لە کەڵەشاخێک بۆ کەڵەشاخێکی تر پێویستە چەندێک ماوەکە بینی بێ 3 مانگ بینی بێ کافیە ئەتوانی ساڵی 4 جار کەڵەشاخ بکەی ئەگەر هەر کاتت کەم بوو یاخود تەندروست بووی پێویست بۆ نەبوو کەڵەشاخ بکەی توانی ساڵی 2 جار بیکەی یاخود لانی کەم ساڵی 1 جار بیکەی بە تایبەتی لە وەرزی بەهارا زۆر باشە ویستم ئەوە بپرسم ئەو وەرزە کاریگەری چییە لەسەرەوەی کە منیشەوەم بیستۆ کاڵە بێ لە وەرزی بەهارە باشترە کە بکرێت بۆ چێڵە لە وەرزی بەهارە لەبەرەوەی لە وەرزی بەهارە لاشەی مرۆڤ ئەوێ خۆی تازەکاتەوە خۆی لەو مادە تۆکسین و ژەهرانە لەو مادە خڵتانە ڕزگارکە بۆیە تۆ کەڵەشاخی بۆکەی کە کەڵەشاخت بۆ کرد لەو مادانە ڕزگاریەکەی دووبارە دەسەکاتەوە بە نێوبوونەوەی لاشە واتە لاشە خۆی تازاکاتەوە خۆی فرێشەکاتەوە تێرە مانگیش تەسیری هەیە نەک هەر وەرزەکان مانگ ینی مانگی عەرەبی چەندی مانگ کەڵەشاخ بکرێ باشە چکە ئەمە بابەتێکمان هەیە لە توڵی فیزیاییە یاخود لە فیزیایە هێزی ڕاکێشان لەبەرەوەی لاشەی مرۆڤ لە سا 6 بۆ 7 ئاوە ئەم ئاوەی لاشەی مرۆڤیش لە کاتێکا کە مانگ چواردەیە هێزی ڕاکێشان یەگاتە لووتکە لەو کاتە لاشەی مرۆڤیش کە لە شلە پێکاتەوە لە ئاو پێکاتەوە حاڵە کشێ مادە شلەکانی بەرۆمانتیقەی مێشک بە تەسیری هێزی ڕاکێشانی مانگ هێزی ڕاکێشانی مانگ تەسیریە لەسەر کەشتەکانی ناو دەریاش بۆیە کاتێک کە مانگ پڕ بێ
کە شتەکان هاتو چۆ ناکەن بۆەوەی ئەو نەشە پۆلیان پێنەیە تەسیری نەبێ بۆی ئەم مادەشلانەکە هەڵە کشێ بەرەوسەرەوە بەرەوسەر باری دەرونی مرۆڤ تێکەیە کە باری دەرونی تێکە باری جستەیشی تێکەیە حاڵەتی نەخۆشی بۆ دروستەکە بۆیە لەو کاتە کەڵەشاق باشترینە لەبەرەوەی کە تۆ کەڵەشاق دەرەکەی نیسبەتی شلە لە جسما کەمەکەیتەوە کاتە تەسیری مانگەکە کەمە بێتەوە لەسەر لاشەی مرۆڤ هەروەها دەرونی جێگیر و ئارامەکەی باگرتنەبەری کەڵەشاخ بەڵام ئەمە نابێتە مەرج تەنها لەو کاتانەیە بکرێت ئەمە بۆ کەسێکە خۆپارێزی بکە بێ کەڵەشاخکە ئینا بۆ عیلاج بکرێ هەموو کاتێ دروستە کەڵەشاخ بکرێ هەموو وەرزێک هەموو ڕۆژێک بەڵام وا باشە کەڵەشاخ لە ڕۆژا بکرێ نەک لە شەو ئەگەر لە کاتی مان گەورێ بەڵێ بە تایبەتی بانیان ئەمەیان بۆ کەسە سوودەکەی لە چیە لەبەرەوەی تۆ 8 ساعات 10 ساعاتە خواردن نەخواردووە باشە مادەکان کۆ بێتەوە نزیکی پێست لە پشتەوە عادەتەن خۆ لە شوێنی کەشەکرێ لە قاچ و لە سم و لە ناوچەوان و لە هەموو شوێنەکان لەسەر و بەس لە پشتەوە کە بە شێوێکی گشتی کەڵەشاخەکرێ لەو کاتە مادە خڵتە و قاشاخەکان مادە زیان بەخشەکان کۆبنەوە حازرن لەبەرەوەی بە 12 ساعتایی چ نەخواردووە لەو کاتە باشترین کاتە بۆی بهێنیتە دەرەوە و مادانە بەڵێ ئەم ماوەی کەڵەشاخکردنەوە لە وەرزێکەوە بۆ وەرزێکی تر و لە ماوەیەکە یا مانگێکی بین بێ بۆ ڕەگەزی نێر و مێ هەر یەک شتە یاخود جیاوازی هەیە ئەوەش پرسیارێکی جوانە لەبەرەوەی ئافرەتان سوڕی ماگانیان هەیە لە کاتێکا کە لە سوڕی ماگانە بن پێویست ناکە کەڵەشاخ بکەن بەڵام لە غەیری سوڕی ماگانە ئەتوانن کەڵەشاخ بکەن ئیسفادەی لەکەن ئافرەتانی وەکو پیاو لەبەرەوەی ئەو حاڵەتانەی کە کەڵەشاخ چارەسەریانەکە یاخود باشە بۆیان لە ئافرەتا زیاتر دەرەکەون تا پیاوە بۆیە کەڵەشاخ بۆ ئافرەت گرنگتریشە لەبەرەوەی حاڵەتەکان زۆرن لە ئافرەتانە کێشەی ئەو نەخۆشیانەی کە حاڵەتی نیسایی دروستیەکان ئافرەتان کێشەی هۆرمۆنات ئەوانە لە ئافرەتانە زیاترە وەیە کەڵەشاخ ئافرەتان زۆر سوودی لێبینن لەبەرەوەی حاڵەتەکانیان زیاترە ینی ئەگەر پیاو با بڵێن 50 حاڵەت هەبێت کە ئیسفادەی لێ بکە ئافرەت 60 حاڵەتەیە کە ئیسفادەی لێکا بۆ کەڵەشاخ بەڵێ دەستەکانە خۆش بێ دکتۆریان زۆر سپاس مادوومان کردی سپاس بۆ سەرجەم لەوتە و لە ڕێنمایی و لە زانیاریەکانە زۆر سپاس بۆ دکتۆر سەروەلەکی کە بەڕێزیان سپۆڕی پزیشکی تاواکاری سروشتین و لەم بەشەی پرۆگرام لەگەڵی مەدا ئامادە بوون بەڵێ خۆشەویستان ئەچینە لای یەکێکی تر لە بەرگەکانی بەرنامەی ئەمڕۆمان ئەویش بەرگەی گوڵە با بەیەکەوە بینەری بین و دواترە گەڕێنەوە لاتە سڵاو باینتان باش لە بڕگەیم جارەماندا باسی گوڵێکی ناسک و جوانەکەین ئەوش کۆلیۆس بلومیە ناسراوە بە گوڵە خوێن لە کورسانە گوڵە خوێن ناوچەی سەرەکی نیشتیمانی سەرەکی ئەکەوێتە چۆوە ناوچەی ئیستیوای کەمەرەیە ئەم گوڵێکە لەبەر جوانی پەروەردەکرێ لە ژێر سێبەرە بە دابینکردنی ژینگەیەکی تایبەتمەند لە ڕووی ئاو لە ڕووی هەوا لە ڕووی ڕووناکی لە ڕووی پەینی تایبەتی ئەم گوڵێکی جوانی ناسکەکات گڵاکانی تەماشا بکەین بڕگەیە بەرامبەر یەکترین لە بنکی گڵاکانە لقی بچووک هەیە تایبەتمەندی ئەم گوڵە لە ڕووی زۆربوونەوە چۆن بتوانم پارێزگاری لێ بکەم لە ڕووی جۆرایەتی و لە ڕووی زۆربوونەوە ئەم گوڵە لە مانگی 4 بۆ مانگی 6 بە تۆ گەشە ئەکات ئەتوانی لەو کاتەیە بیچێنین بەڵام تایبەتمەندی لە ڕووی تۆوە تۆکانی ئەم گوڵە زۆر وردن لە وەرزی پاییزە تۆیان لێ ئیگیرێت لەو گوڵانی کە لاسکیان بەرز دەبێتەوە کە گوڵەکەن دوای تۆ وەرگێت تۆکانی زۆر وردن لە ئینجانی بچووکە دەچێنرێت بۆ ئەوەی پارێزگاری بکەین لە چاندنی ئەوێ لەسەر خۆ ئاویان بدرێت کاتێک گوڵەکان گەشاکە پارێزگاری لە چەکەرەکانکەین ئاوی پێویستیان پێ بدەین ئەو بەر ڕێگای گوڵ بەڵا ڕێگەی تۆ ڕێگەیەکی باشی هەوەیە کە ئاسان جێبەجێ ئەکرێت و ئەگەری هەیە سیفەتێکی ناوازی گوڵت پێبەخشێ بۆ ئەم گوڵە خوێنە ئەگەر بیچێنی گوڵە خوێنێکی جیاوازتر یا جوانتر پێبەخشێ ئەگەر هاتوو ئەو گوڵە دووڕەک بێت ڕێگەی ترمان هەیە بۆ زۆربوون ئەوش لە ڕێگەی چێوە لە ڕێگەی قاژەوە واتە لە ڕێگەی قەڵەمەوە کاتی قەڵەمێک لەم گوڵە وەرەگرین قەڵەمی لەم گوڵە وەرەگرین لە ناو گڵێکا دایانێن ئەو گوڵە پیتمەس بێت کە لە بازار هەیە ئەی چاندنی بۆ ئەنجامەدەین ئەتوانین ئەو گوڵانی بۆ نوێسەمە گوڵێکە بۆی پارێزگاری لێ بکەین لە وەرزی ستانە بۆ بەهار و هاوین بمێنێتەوە ئەتوانین لەم کاتەیە کاتێکی گونجاوە مانگی 12 بۆ یەک بۆ وەرگرتنی قەڵەمێکی لێ وەرەگرین لە ناو پیتمەسای چێنین چاودێریەکەین لە ژنگەی خۆیان بەڵام ئەگەر بمانێ گوڵێکی گەورە پارێزگاری لێ بکەین ئەو کاتە لەژێر کەپرێکی لایلۆنی بۆ دروستەکەین
یان حوشەیەکی داخراو بە لایلۆندایە پۆشن و کە شوایەکی جێگیری بۆ دابینەکەین لە ڕووی ئاودانی ئەم گوڵە لە وەرزی هاوینە چۆنە لە وەرزی هاوینە دووجار ئاوە درێ بەیانیان و ئێواران ئەیشتوانین تەنها یەک جار ئاوی دێن پارێزگاریکەین کە ئەچکم ئەم گوڵەگوڵێکی ناسکە ئەگەر زۆر ئاو بدرێت ئەگەری هەر ڕێگەکەی بۆگەنکەوە تەماشاکەین ئەبێ لە پیتمەسەکەی چۆن بێمە لە ڕووی ئاودانەوە پیتمەسەکەی چۆنە ئەتوانین لە پێینی ئاژەڵی بۆی دروستکەین پێینی ئاژەڵی لەگەڵ گڵای دار یاخود لەگەڵ لمە تێکەڵیکەین پیتمەسێکی بۆ دروستکەن بەس باشترین پیتمەس بۆ کۆلیۆس بلومی ئەوەیە پێینی ئاژەڵی لم لەگەڵ گڵا تێکەڵی بەکتریکەین پێینێکی بۆ دروستکەین لە ڕووی ئەو نەخۆشیانی کە تووشی کۆلیۆس بلومی وێ گوڵە خوێنە بێت کاتێگەر کۆلیۆس بلومی زۆر ئاو بدرێت یان لە ژینگەیەکی تاریکادا بنرێت ئەگەری هەیە تووشی شۆکە بێت واتە کاتێک تووشی شۆکە بێ گڵاکانی پەڵی سپی دەرەکات کەواتە بۆی پارێزگاری لەوە گوڵە بکەین نابێت لە شوێنێکی تاریک لە سوچ داینین ئەبێت لە شوێنێکا دابێن ئاڵوگۆڕی هەوای تیا ڕوودات ئەم گوڵا باشتر وایە لە پشتی پەردەوە دامرێت لە شوێنێکی ڕاستەوخۆ خۆری نیۆڕوانی لێندا خۆری بەیانیان و ئێوارانی لێ بدات کەواتە ئەم گوڵە بۆی بتوانین پارێزگاری لە جۆر و مانەوە باشەکەی بکەین باشترین ڕێگا بۆ گەشەکردن و مانەوەی لە ڕێگای قەڵەمەوە یان تۆوەیە. بەڵێ ئاسیزان بۆ هیوایی کە سوودتان لە بڕگەی گوڵ وەرگرتبێ بە تایبەت خانمان ڕەنگە بڵێن خانمان زیاتر گرنگی بە گوڵ و ڕازدانەوەی ماڵ و سەوزایی دەدەن. بەڵێ خۆشەویستان ئەچینە لای یەکێکی تر لە بابەتەکانمان کە ئەویش تایبەتە با گرفتە پەروەردەییەکان کە بێگومان ساڵانە لەگەڵ دەستپێکردنەوەی خوێندندا گرفتەکانی خوێندن زۆر دەبێت لە خوێندنگاکان و لە لای خوێندکاراندا کە ڕەنگە بۆ ئەم ساڵ گرفتەکان زیاتر بێ بەهۆی ئەوەی کە بەوەی بوونی ڤایرۆسی کۆرۆنا و ناوەندەکانی خوێندن داخرابوون و درەنگتر ناوەندەکانی خوێندنکرانەوە بە ڕووی خوێندکاران و خوێندکاران درەنگتر چوونە وەڵەکانی خوێندن کە بێگومان بۆ ئەم ساڵ گرفتەکان زیاترە. لەو بارەیەوە هاوکارمان ئامانج محەممەد بابەتێکی بۆ ئامادە کردوین تایبەت بە چارەسەرکردنی گرفتە پەروەردەیەکان لە سنووری کۆیە با بێکەوە بینەری بین و دواترە گەڕێنەوەلاتان. سڵاوتان لێ بێت بەیانیتان باش هیوای تەندروستێکی باش بۆ گژلایەکتان ئازانم بۆ ئەمڕۆ لە یەکێک لە قوتابخانەکانی سنووری بەڕێوەبەرایەتی پەروەردەی کۆین دیارە لە ماوەی ڕابردەوە کوتی میگەلی کوردستان لە سنووری قەزای کۆیە سەردانی مەیدانیمان بۆ چەندین قوتابخانە و خوێندنگای سنووری بەڕێوەبەرایەتی پەروەردەی کۆیە کردووە لە سنووری قەزای کۆیە و نەحیەکانی و دیارە لەگەڵ ئەو بەسەرکردن و سەردانانەدا چەندین راپۆرت و بەرنامەی تایبەتمان لەبارەیەوە ئامادە کردووە ئەمڕۆژ لە یەکێک لە قوتابخانەکانی لە قوتابخانەی تەقتەقی هاوڕێ دا تەقتەق دیارە دەمانەوێت گفتوگۆ لەگەڵ بەڕێوەبەری قوتابخانەکە بکەین بزانین ئەو گرفت و ئاستەنگیانە چێکە ڕۆژانە دووچاریان دەبێتەوە وەکەوەی ئاگادارن مامۆستایان ئەمساڵ بە گورتینەوە دەیانوێت پرۆسەی خوێندن بەردەوامی هەبێت و لەگەڵ هەموو ئەمانەدا مامۆستایان سەرمەشقی بەڕێوەچوونی پرۆسەکەن و دەمەوێت ئاماژە بۆ بکەم دیارە زۆر کات مامۆستایان لەو کاتی کە لە قوتابخانە ناتوان بەو کاتەکەمە ئەو کێشە گرفتانەی هەن یان ئەو مامەڵە یاساییانە یاخود ئەو ڕێکارانی کە پێویستە بۆ خوێندکارانی ئەنجام بدەن لە ئیدارەی قوتابخانەکان وەکو پێویست زۆر جار بەم کاتە ئەنجام نادرێت بۆیە زۆر جار لە دوای تەواوبوونی دەوامیان لە پاژنیۆڕوان یاخود لە شەوان یاخود زۆر جاریش لە ڕۆژی هەینی و ڕۆژە پشوەکان دێنە قوتابخانە بۆ ڕایکردنی ئەو ئیش و کارانی کە هەیە من میوانێکم لایە مامۆستا عومەر بەڕێوەبەری قوتابخانەی تەقتەقی هاوڕێ سڵاو لێ بە مامۆستا ئەگەر بفەرمیتە ئێرە پێم بڵێیت با گشتی پرۆسەی خوێنی ئەمساڵ لە قوتابخانەکەی ئێوەدا بە شێوازێکە و ئەو ڕێکارە تەندروستیانی کە بە گرتوتانە بەر بە شێوازێکە و بۆ ئێمە بۆ بینەرانی گەلی کورسانی باز بکەیت. ڕۆژتان باش بەیانیتان باش بە هیوایی لەش ساکت تەندروستی بۆ هەملایەک سپاس بۆ گەلی کوردستان سپاس بۆ ئەم دەرفەتە سەبارەت بە وەڵامی پرسیارەکەت ئێمە لە ناوەندەکانی خوێندندا بەم شێوەیە ڕێکارە تەندروستەکان گیراوەتە بەردیارە ڕێکارە تەندروستەکان بەپێی پلانێکی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بە هاوبەشی لەگەڵ وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان شێوازی و ڕێکارە تەندروستەکانتان گرتووەتە بەر و ئێمە بەم شێوەیە جێبەجێمان کردووە دیارە بۆ هەر پۆلێکی خوێندن لە ناوەندەکانی خوێندن لە هەموو هەرێمی کوردستاندا ژماری قوتابیان لە 15 بۆ 25 خوێندکار یاخود قوتابی دانراوە
لە ناوەندەکانی خوێندندا بەم شێوەیە ئەمە لە شێوازی دابەشکردنی پۆلدا ئەمە ڕێکخراوە و ژمارەکە تا حدێک زیاد و کەمی هەیە بەڵام بە پێی گونجانی قوتابخانەکەش ئەمە کاری لەسەر کراوە و خاڵێکی تر دەبێت ڕۆژانە بە ئامیری گەرمی پێ و کە لەلایەن وەزارەتی پەروەردە و سپاسەوە دابین کراوە کە هەموو قوتابێکە دێت بۆ قوتابخانە ڕۆژانە پێویستە بە ئامرێکی پلەی گەرمی لەشی قوتابەکە دەپێورێت بۆ ئێگە ڕێژەی پلەی گەرمی قوتابەکە بەرز بێت ئەو ڕاستەوە خۆ تۆ دەتوانین بەر لەوەی ئەو قوتابێت داخل بە ناوەندەکان و پۆلەکانی خوێندن بێت بتوانین ڕێکاری تەندروستی بگرین نەبەرین و ئاراستەی ناوەندی و تەندروستەکانی بکەین بۆ ئەو مەبەستە ئامۆژگارێکی گرینگە شێوازێکی تر بەستانی کەمامە یاخود دەمام کە بۆ تەواوی ناوەندەکانی خوێندن دەبێت ئەمە بە تەواوەتی جێبەجێ بکرێت بەشێک لەو پێداویستیانە لەلایەن وەزارەتی پەروەردە دابین کراوە بەشێکی تری کەوتەتە ئەستۆی قوتابی خوێندکار خۆی یاخود کەسوکارەکەی کە دەبێت ئەمە بکات ڕۆژانە بۆ ڕوبەڕووبوونەوە جێبەجێکردنی ئەم ڕێکارانەش لە قوتابخانە لیژنێکدان درا بە ناوی لیژنەی ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنا کە بەڕێوەبەری قوتابخانە لەگەڵ ستافێکی 5 کەسیدا دەبێت ئەم ڕێکارانە بگرنە بەر و لایەنێکی تر بۆ شێوازی خۆپارێزی لە ناوەندەکانی خوێندن یاخود لە قوتابخانە خوێندنگاکان بە واتایەکی تر بڵێ گرنگێکی بە پاک و گرنگیدانە بە پاک و خاوێنی لە باڵەخانەی قوتابخانەکە لە پۆلەکانی خوێندن لە خۆ لە مەمەڕەکان وە گرنگتر لەمانە گرنگیدانێکی زۆر بە تەوالێت و ئەو شوێنانێکە بوونەتە هۆکار بۆ بڵاوبوونەوەی نەخۆشەکە بۆ نمونە گرنگیدان بە تەوالەتی قوتابخانەکان بە شوێنی ئاخواردنەوەی قوتابیان و بە شێوازی تەندروست و دابینکردنی ئەو پێداویستانێک کە پێویستن بۆ پاکردنەوەی لەش یاخود بۆ دەست و یان ئەو شوێنانێک کە خوێندکار پێویستە مامەڵەی پێوە دەکات ئەمەش ئێمە لە قوتابخانەکەی خۆماندا ڕێکاری پێویستمان گرتووەتە بەر و هەروەها هەوڵمانداوە ژینگەی قوتابخانەکە بە شێوەیەک پاکش و پاک و خاوێن ڕابگرین کە نەبێت تەمای بڵاوبوونەوەی هیچ زۆرە نەخۆشیەک و هەر لە کاتێکیش داگەر خوێندکارێک هەستمان کرد بە زۆر لە زۆرەکان لە پژمین یاخود لە کۆخە یاخود لە حاڵامەت ئەم قوتابیە ڕوبەڕووی گرفتێکی تەندروستی بۆتەوە ئێمە ڕاستە خۆ ناهێڵین ئەم قوتابیە بچێتە پۆلەکەی خۆی یاخود بچێتە ناو خوێندکارەکانی ترەوە بۆ ئەوی پاراستنی جوانی سەلامەتی هەم خوێندکارەکە وەکو تاک وەکو کشتەکەشکە نەبێتەوە ڕاستەوە خۆی ئێمە دێنێریم بۆ ناوەندەکان تەندروستی و سپاسی هەم مامۆستایان دەکەن کە هیلاک و ماندوون بۆ ئەم چارەیەدیکردنەوە بە تایبەتی لیژنەکە و سپاسی قوتابیەکان خۆشیان دەکەن بە خەمن بۆ پرۆسەکەەوە سپاسی کەسوکاریشی دەکەن کە بە ئەندازەیەکی هەهاو بەش و باش لەگەڵمانن بۆی ئەم پرۆسەیە ئینشاڵڵە بەسەرکەوتووی بە ئەنجام بگات. مامۆستا کێشەی تەناوە ڕۆژنا ڕۆژێک داوامکردنی خوێندکاران چ گرفتێکی بۆ ئێوە دروست کردووە؟ بەڵێ بێگومان دەستپێکردنی ساڵێکی نوێ خوێندگەڕوتوینێکی زۆر باش تێکەوتووە چکە هەم مامۆستا و هەم خوێندکار ساڵێکی تاوامان تێبڕان لە ناوەندەکانی خوێندن کە دەوامان نەکردووە گرفتی دەستپێکردنەوەی ساڵی خوێندن بە پێی ئەو پلانێکە وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەری گشتەکان داناوە کێشەی تەناوە بەیانی بۆ نمونە خوێندکار و مامۆستا تەنانەت ڕۆژناڕۆژ واتە سێ ڕۆژنام دەکات و ڕۆژێک نایەت ڕۆژناڕۆژ دەبێت ئەمە دوو گرفتی بۆ ئێمە دروست کردووە لۆکو کاجاری قوتابخانەکان و هەم بۆ قوتابی هەم بۆ مامۆستاش ئەوەی لەسەر ئێمە کە زۆر قورس بۆکو بەڕێبەری قوتابخانە و ستافەکانمان وەکو ناردەرەکان لەگەڵمان کێشەکە دانانی جەدووە و ڕێخستنی بە شێوانەی مامۆستایەکان لە ڕۆژەکانی خوێندندا گرفتێکی زۆری هەیە ینی قوتابخانە دەبێت چەند جەدوەلێک دابنێت بۆ شێوازی ئەوەی کە مامۆستایەکان چۆن دێن و چۆن بوانەکان دابەش دەکەن و هیچ جوانەیەکیش بەڕاستی نەفەوتێت و یاخود قوتابی لێ بێبەش بێت کێشەیەکی تر ئەوەیە لەو باسەدا خوێندکار بۆ خۆی کە دەخوێنێت ڕۆژانە لە هەفتەیەکە ڕۆژناڕۆژ دێ بۆ مەکتەب بە تایبەتی بۆ قۆناقی بنەڕەتی 1 بۆ 3 فراقێکی زۆرمانی بەپڕ کردوتە چکە پرۆسەی پەروەردە خوێندکردن وەکو ڕۆژەکانی هەفتە و مانگ و ساڵ وایە بە دوای یەکدا دێت بەڵام کاتێک ئەگەر بێت و ڕۆژێک ئەم خوێندکارە دەخوێنێت و لە خوێندن دوا دەکەوێت و دەچێتەوە ماڵەکەی خۆی کە هاتەوە دابڕانێکی زۆر دروست بووە ئێمە ساڵانی ڕابردوو کە دەوام ئاسایی بۆ لە ناوەندەکانی خوێندندا تەنها ڕۆژانی هەینی کە قوتابەکە دەچوو بۆ ماڵ دەهات و بە قوتابخانە گرفتێکی دابڕانی بۆ دروست دەبوو ئەمساڵ جیاوازە لە ساڵانی ڕابردوو لە هەفتەیەکە 4 ڕۆژا دەبڕێت لە خوێندندا ئەمە کێشێکی زۆر بۆ ئێمە دروست کردووە ئەم قوتابیە دابڕان دروست دەبێت لە نێوان خوێندن و لە نێوان گەڕانەوەی بۆ مەسەلەی قوتابخانەکە ئەمەش گرفتێکی ترە سەرڕای ئەوەی ئێستا لەم دەرفەتەی کە خوێندکار و قوتابی لە ماڵەوە بووە بەڕاستی جیرۆدە یاخود ئاڵودەی تەکنەلۆژیا یاخود بابەتە بە ئایپاد بە مۆبایل بە ئەم تەکنیکانە بووە ئەمە کێشێکی زۆری بۆ خوێندکارەکان دروست کردووە ینی لە قۆناغی سەرەتادا کاردانەوەی ساڵی ڕابردووی نەخوێندن کاریگەرێکی خراپی ئامێرە ئەلکترۆنەکان هاتوۆتە سەر مەسەلەی خوێندکار چکە بەڕاستی ناتوانێت بێتەوە سەر پرۆسەکە بەڵام ئێمە هەوڵداین بە ئامۆژگاری و بەنسحەتکردن بۆ شێوازەی کە ساڵێکمان بڕۆ کردووە چۆن ئێمە بتوانین یارمەتی دەری قوتابی بین بۆ ئەوی بینەوە سەر پرۆسەیەکی ئاسایی بۆ ئەوی بتوانین ئەم ساڵە
ساڵە بە شێ بڕێوەبرێن چونکە ئەگەر ئێستا ساڵی خوێندن بە نمونە 8 مانگ بێت لە ساڵێکە ئێستا بۆتەوە 4 مانگ چونکە خوێندکار تەنانەت لە هەفتەیەکە نیوە دەوام دەکات بۆ ئەم مەبەستا دەبێت هەمیشە دایک و باوک بە خێوکاری قوتابی و مامۆستایان و ئێمە و کاژێرە قوتابخانە هەمومان لە خەمی لە هەوڵی ئەوە دابین کە ئەم قوتابیە بکەینە چەقی پرۆسەکە و هەوڵ بدەین هەموو تواناکانی کۆمەلگا بە شێوەیەکی گشتی یاخود خێزانی قوتابخانە بخەینە خزمەتی پرۆسەکە بۆ ئەوی منداڵەکە بتوانین لە کاتی خۆیدا کارەکە بکات لێرەدا کە باز لە بابەستی تەناوب دەکرێت یعنی ئەمە گرفتەکە هەم بۆ کاژێرە قوتابخانەیە هەم بۆ مامۆستایەوە بە تایبەتتر بۆ قوتابیە ئومێدەوارین دۆخی کوردستان بەرەو باشی بێت وەزارەتی پەروەردە چاو بخشێنێتەوە بە شێوازێکی تەندروستی ناودەکانی خوێندن ئەو کاتە کە دڵنیا بوون لایانی تەندروستی لە هەرێمی کوردستان بەرەو باشە ئینشاءڵڵا چاوەڕوانی ئەوەن کە وەزارەتی پەروەردە تەواوی ڕۆژەکانی هەفتە بکاتە ڕۆژی ئاسایی خۆی بە هیوای ئەوەین ئینشاءڵڵا بتوانین بە هەمولایەکمان پرۆسەکە بەسەرکەوتووی بەڕێ بکەین چونکە ساڵی پاریشمان ڕۆیشتووە و ئەم ساڵیشمان ڕۆیشتووە ئەگەر گاماژە بە خاڵێکی تر بکەم زۆر بە کورتی سەبارەت بەو خوێندکارانەی کە لە ساڵی ڕابردوودا لە قۆناغی پۆلی یەکەمی بنەڕەتی بوتن ئێستا کە بوونەتە پۆلی دووی بنەڕەتی گرفتێکی زۆر سەرەکی لە تەواوی ناوەندەکانی خوێندن لەسەر تاسەری هەرێمی کوردستان هەیە ئەویش ئەوەیە ئەو خوێندکاران و قوتابیانێک کە پار ساڵ پۆلی یەکی بنەڕەتی بۆتن ئێستا بوونەتن بە پلین دوو لە تەواوی هەرێمی کوردستاندا ئەمە خۆی پرۆگرام دابەش دەکرێت بەسەر دوو وەرزی خوێندنە کە فێربوونی پیتەکانی کوردیە لە وەرزی یەکەم نیوەی کتێبەکە نیوەی پیتەکە خوێندراکە داخل بە ساڵی ڕابردووی پارداخل بە ساڵی وەرزی دووەمی خوێندن بووین ڕاستەوخۆ ناوەندەکانی خوێندن داخرەواتە ئەو قوتابێک کە ئێستا لە پۆلی دووی بنەڕەتیە لە تەواوی ناوەندەکانی خوێندن نیوەی پیتەکانیان کەمێک لە نیوەی پیتەکانی کەمتر ماوە یعنی ئەم قوتابیە لە پۆلی یەک ئەمساڵ یعنی لە پۆلی دووە بەڵام دەبێت هەمان پرۆگرام و هەمان پیت و هەمان تەواوکەری ئەو پیتانە بخوێن کە ساڵی ڕابردوو نەیخوێندووە سەرڕای ئەوەی ئەم ساڵ ڕێژەیەکی بەرچاوی خوێندکار وەرگیراوە ئەمەش گرفتێکی تری فێربوونە چونکە مامۆستاکان ئەمە کێشەیەکی زۆریان بۆ دروست بۆ لەوەی کە قوتابی بە پۆل قوتابی لە پۆلی دووە بەڵام لە خوێندنەکەدا لە پۆلی یەکە کەواتە ئەم ساڵ پۆلی یەک و دوو لە سەر تاسەری هەرێمی کوردستاندا زیاتر لە مانگێک بۆ نزیکەی دوو مانگی پێویستە بۆی بتوانین تەواوی پۆلەکان بکات کە ئەمەش ئەرکێکی زۆری خستوەتە سەر ئەو مامۆستا بەڕێزانێک کە لە پۆل یەک بابەتەکانیان گوتوەتە دەبلا ئێمەش پلانەکەمان واداناوە هەمان مامۆستای خۆی هەم پۆلەکەمان بۆ بڵێتەوە لەم ساڵی خوێندنی نوێی 2020-2021 و تەواوکەری ئەوەی کە لە ساڵی ڕابردوو چوەتە پۆلی دوو ئەمەشمان بۆ تەواو بکات بۆیە من لێرەوە پێشنیار دەکەم بۆ جەنابی وەزیری پەروەردە بۆ بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەکان لە هەرێمی کوردستان کە ڕێزوسپاسێکی تایبەت بدرێ بە هەموو ئەو مامۆستایانەی کە قۆناغی یەکی بنەڕەتی و قۆناغی دووەمی بنەڕەتی لەگەڵ کاژێر و ناوەندەکانی خوێندندا بدرێت بەوەی وەکو پاداشتێک لە هەوڵ و ماندیبوونی ئەو هەموو هەوڵ و خۆبەخشێکە دەکەن سەبارەت بە فێربوونێکی تەندروست و تەواوکردنی ئەو پیتانە لە ماوەی 2 ساڵی خوێندندا سەبارەت بە کەمی کتێب لە ناوەندەکانی خوێندن لەگەڵ بوونی کردنەوەی قوتابخانەکان ئەمساڵ بەشێک لە ناوەندەکانی خوێندن لە قوتابخانە خوێندنگاکان کێشەی کەمی کتێب دروست بوو ئایا کێشەی کەمی کتێب بە چارەسەر بووە یاخود بە شێوازێک ئێستا دەستخۆش بە پرسیارەکە لە ڕاستیدا یعنی چۆن کێشەی تەناو بۆ مامۆستا بۆ قوتابی بۆ ناوەندەکانی خوێندن کێشەیەکی دیارە ئێمەش کێشەیەکی دیارتر لەمە ئۆکێ بابەتی کەمی کتێب لە ناوەندەکانی خوێندن هۆکاری سەرەکی ئەوەیە ساڵانە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بە پێی پلانێکی بۆ داڕێژرا و لە هەموو ناوەندەکانی خوێندندا کتێبی نوێی چاپ کردووە و داخل بە کۆگاکانی کردووە لە بەڕێوەبەرایەتی گشتیەکان و لە بەڕێوەبەرەتی پەروەردەکان ئێمە هەموو ساڵێک کتێبی نوێمان وەرگرتووە بەڵام بەهۆی دۆخی ناتەندروست و ناجێگر و هاتنی نەخۆشی کۆڕۆنا حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتتر وەزارەتی پەروەردە هیچ جۆرە کتێبێکی چاپ نەکردووە لە ساڵی خوێندنی 2020-2021 و لە کۆگەکانیشدا ئەو ڕێژە نەبووە کە پێویستە دابەش بکرێ بەش قوتابیەکان بکات کێشەی کتێب بە تایبەتی لە سنووری بەڕێوەبەرایەتی ئێمە بە تایبەتتر لە سنووری ناحیەی تەقتەق و دەوروبەری کێشەیەکی زۆر زەقا کە بە پێی سیستەمی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە هەموو خوێندکارێک لە قۆناغی یەک تاسەی بنەڕەتی دەبێت و مەرجە کە هاتووە لە سیستەمدا دەبێت کتێبەکانی ئەم سێ پۆلا کە پێی دەگوتێت بازنەی یەکەم دەبێت نوێ بێت بۆ قوتابیەکە چوە قوتابیەکە دڵخۆش دەبێت بۆ قوتابەکەی کتێبێکی پاک و خاوێن بێت کتێبێکی جوان بێت لە ڕووی تەندروستی و پاک و خاوێنتر بێت یعنی ئەمە حەزێکی قوتابیە بۆ پۆلەکە ئەمە گرفتێکی زۆر سەرەکی کۆتاشت یاخود شتێک گرنگ بێت بتوێ ئاماژە پێکە لە ڕێگای گەلی کورسانەوە کات بۆ تۆ فەرموو سپاس دەکەم دیارە بابەتێکی تر بابەتێکی کەمی میلا کە لە قوتابخانە و خوێندنگاکان هەیە بە تایبەتی لە سنووری بەڕێوەبەرایەتی پەروەردەی کۆی ئەگەر هەڵە نەبن تەنها لە ساڵی ڕابردوودا 500 بۆ 600 مامۆستای وانە
وانەبێژ بۆ ناوەندەکانی خوێندن دابین کراوە بۆ چونکە کەمی مامۆستای میلاگوای کردووە کە بەشێک لە ناوەندەکانی خوێندن بێ مامۆستای پسپۆڕی بن. گرفتێکی تری ئێمە لە ساڵی نوێی خوێندندا ئەوەیە ئێمە و قوتابخانەکەی خۆمان 650 قوتابیمان هەیە لە تەنها لە قوتابخانە تەقتەقی هاوڕێ. ئەم 650 قوتابێک هەمانە قۆناک خوێندنی ئێمە پۆلەکانی 1 بۆ 9 بنەڕەتیە. لە ڕاستیدا بەشێک لە مامۆستانی میلاکمان هەیە و بەشێک لە مامۆستانی وانەبێژی پاریشمان بۆ دابین کراوە، بەڵام ئێستا پێویستمان بە ژمارەیەکی تری بە چاوی مامۆستای وانەبێژ هەیە کە بۆ خوێندنگاکەمان دابین بکرێت و بۆ ناوەندەکان تریش بە هەمان شێوە لەبەر ئەوەی بەپێی ئەم ڕێکارە تەندروستانێک کە گیراوەتە بەر ژمارەی پۆل زیاد کراوە، ژمارەی قوتابی لە پۆل کەم کراوەتەوە. ئەمەش وا دەکات کە ژمارەی مامۆستای زیاتر پێویست بێت بۆ ئەو مەبەستا. ئێمە وەکو نمونە لە قوتابخانەکەی خۆمان دەکە پۆلی نوێی بنەڕەتیمان هەیە، چەند بابەتێکمان مەسەلەن بابەتمان لەوانە ئینگلیزی و بابەتی بیرکاری تاوەکو ئێستا نزیکەی 3 هەفتە بۆ مانگە کە داوام کراوەتەوە هیچ بابەتێکی نەخوێندەوە لە زۆربەی قوتابخانەکانی لە سنووری ئێمە ئەم کێشەی هەیە، بە تایبەتی بۆ ناوەندەکانی خوێندن کە ناتوانین بابەتەکان بخوێنین بۆ هۆی کەمەی کێشەی مامۆستا و کێشەی وانەبێژ. بەسواسەوە بەڕێوەبەرایەتی گشتیەکان و بەڕێوەبەرایەتی پەروەردەی کۆیە خودی بەڕێوەبەری پەروەردە ئەو لیژنێش کە ئامادەکاری دەکەن بۆ دانانی مامۆستای وانەبێژ بەپێی ئەو پلان و بەرنامەی کە هەیەە کاریان کردووە لە هەوڵدان ماندوون، بەڵام تاوەکو ئێستا بەهۆی کۆمەڵێک گرفت و نەهاتنی ڕێنمایی لە وەزارەتی پەروەردە یاخود بەڕێوەبەرایەتی گشتیەوە نەتواندراوە ڕێکارەکان وەک پێویست بجرێتە بەر، بەڵام لە ئێستا لە هەوڵدان، بەڵام ئێمە داوا لە بەڕێز بەڕێوەبەری پەروەردەی کۆیە و لیژنە بەڕێزەکەیان دەکەین کە بتوانن شەو ڕۆژمان بۆ پێکەوە بنێن بۆ ئەوی بتوان لە زووترین کاتدا ئەم ڕێکارانێک کە هاتووە بۆ دانانی مامۆستای وانەبێژ بیگرنە بەر، بۆ ئەوی بتوان لە ماوەیەکی زۆر کورتدا ئەم مامۆستانە بۆ ئێمە دابین بکەن یاخود بۆ تەواوی ناوەندەکانی خوێندن لە سنووری بەڕێوەبەرایەتی پەروەردەی کۆی دابین بکەن بۆ ئەوەی لەمە زیاتر خوێندکار وانەکانە نەفەوتێت و مامۆستاش بتوانێت بە پلان و بە بەرنامەی خۆی بتوانێت ئەو پرۆگرامی کە پێویستە و دیاری کراوە لە وەرزێکی خوێندن بۆمان تەواو بکات. زۆر سپاس بۆ ئێوە، سپاس بۆ جەنابتان، سپاس بۆ تیمی گەلی کوردستان کە هەمیشە بە شێوەیەکی مەیدانی و کردارانە لە خەمی ناوەندەکانی خوێندن و پرۆسەی پەروەردە فێرکردن هیوای لەش ساغی و سەلامەتی بۆ هەمولایەکتان دەخواشتین شاد و سەرکەوتوو بن. سپاس مامۆستا عومەر، سپاس بۆ دەرفەت و کاتی کە پێت بەخشین. بەڵێ وەکەوەی ئاماژەی پێکردیارە لە سەرەتای ئەم ساڵەوە گروتینێکی باشە بۆ خوێندن، سەرڕای گرفت و ئاستەنگەکان خوێندن بەردەوامی هەیە، ئەوان سارد نەبوونەتەوە لەگەڵ هەموو کەم کوڕیانەی کە هاتۆتە بەردەمیان و بەهیمەتی هەموو لایەک بە هاوکاری مامۆستایان و بەڕێوەبەری قوتابخانەکان و بە هاوکاری بەڕێوەبەرایەتی پەروەردەی کۆیە دیارەتوانی ویانە بەشێک لەو کێشانە چارەسەرکەن کە سێ کێشە و گرفتی باسکردیەک لەوانە نەبوونی کتێب بوو و هەروەها لایەنە خۆپارێزیەکەی بوو کە لە سەرەتای دەستپێکردنی پرۆسە خوێنی ئەم ساڵەوە هەبوو، بەڵام لە ئێستادا چارەسەر کراوە و هەروەها نەبوونی میلاکات و مامۆستای وانەبێژ لە قوتابخانەکان کەویش بە هاوکاری بەڕێوەبەرایەتی پەروەردەی کۆیە دیارە لە هەوڵدان بۆ کێشە و گرفتانەش چارەسەر بکرێت. سواز بۆ هاوکارمان ئاماج محەممەد بۆ ئامادەکردنی ئەو بابەتە بە هیوای چارەسەربوونی سەرجەم گرفتەکانی خوێندکاران لە ناوەندەکانی خوێندندا. بەڵێ خۆشەویستان بە یارمەتی هاوکارانم کۆی پرۆگرامی ئەمڕۆمان پێشکەشکردن، هەتا سبێنێ بە پرۆگرامێکی نوێ هاوکارانم پێتانەگەنەوە، کاتێکی خۆش ئاسوودە بن.